ئامادەبوانی بەڕێز بە ناوی ڕێکخراوی ئازادبوونەوە بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. بێگومان کۆڕی ئەمڕۆمان کە بۆ دوو پیاوی گەورە، دوو خوێنەواری دیار، دوو دیپلۆماتکاری شارەزا، هەم لە ڕووی تیۆریەوە شارەزاییان هەیە، هەمیش لە ڕووی پراکتیکیەوە هەردووکیان ڕۆڵێکی گەورەیان هەیە لە بواری دیپلۆماسیە. پێمان خۆش بوو کە ئەمڕۆ تەرخانکەین بۆ دوو بەڕێزە. بێگومان ئەم کۆڕە لە چوارچێوەی زنجیرە کۆڕەکانی کوردستان لە بەردەم جیهانێکی پڕ لە گۆڕانکاریدا دەرفەت و ئاڵنگاریەکان کە هەر دوای ڕووداوەکانی ئەم دوای ڕۆژاوای کوردستان و ڕێکخراوی ئازادبوون بە کۆمەڵێک پێم وایە ئەمە حوتەمین کۆڕەکە سازیە دەین. بێگومان کۆڕەکە بۆ دوو بەڕێز کاک زوبێر ئایدار و کاک دکتۆر دلاوەر عەلادین. کاک زوبێر ئایدار بێگومان لە ڕێگای تۆمارکردنی ڤیدیۆیەکەوە لەگەڵمانە، بەڵام خۆشبەختانە ئێستا لە ڕێگای زوومیشەوە گوێی لە ئێمەیە و ئێوەشە بینێ و دوای ئەوەی کە کۆڕەکەی ئەو پێشکەشەکەین، دوا بە دوای ئەوەش کاک دکتۆر دلاوەر بابەتەکەی خۆی پێشکەشەکە و پاش ئەوە پێکەوە گفتوگۆەکەین. بێگومان کاک زوبێر ئایداریش و کاک دکتۆر دلاوەریش لای ئێوە خەڵکانێکی ناسرا و دیارن، بەڵام وەکو نەریتی سیمینارەکان کورتەیەکی ژیاننامەی ئەوانە خوێنینەوە. بەڵام بەر لەوەی کە کورتەی ژیاننامەی کاک زوبێر ئایدار بخوێنمەوە، ڕێگام بدەن بە ناوی ڕێکخراوی ئازادبوون و ئێوەشەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بنەماڵەی شاعیری کۆچکردوو، شاعیری گەورە، شاعیری جوانناس، مامۆستا و ئەکادیمی بەڕێز کاک ڕەفیق سابر، ئاڕاستەی خۆشەویستانی بنەماڵەکەی ئەدەب دۆستان، شێعر دۆستان. بەداخەوە ئەوە خەسارەتێکی گەورەیە کە ڕوبەڕوومان بووەتەوە. هیوادارین گیانی شاد بێ، ڕۆحی شاد بێ. بێگومان کاک زوبێر ئایدار لای هەمووتان دیارە ناسراوە سیاسەتمەدارێکی گەورەی کوردستانە، بە تایبەتی کوردستانی باکوور. ئەو لە ساڵی 1961 لە شاری سیرت لەدایک بووە، بەشی یاسایی لە زانکۆی ئەستەمبول تەواو کردووە، سەرۆکی کۆمەڵەی مافی مرۆڤ وە لە سرت، پاشان پەیوەندی کات بە پارتی سۆسیال دیموکراتی گەلان شەهەپا و لە ساڵی 1990 لەگەڵ کۆمەڵێک سیاسەتمەداری تر پارتێکی تر دروستەکەن بە ناوی پارتی کرێکارانی گەلان. ساڵی 1991 وەکو ئەندامی پەرلەمانی تورکیا هەڵەبژێڕێت. بەداخەوە بەهۆی دۆخە نائاساییەکانی تورکیاوە لە 100 ساڵی ڕابردووە پارێزبەندی لێوەرەگیرێتەوە، بۆیە ئەویش ناچارە بێ کە هەلەو ساڵەیە تورکیا بەجێ بێڵێ و هەلەو کاتەوە تا ئێستا لە وڵاتی بەلجیکا جێگیرە. بێگومان ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستانە. ئێستا داوا لە برادرانەکەم کە ڤیدیۆکەی نمایشکەن. مرحبا. سێریدا هەموو کەسێن مە حاضر یەک و گوهداری دیکەم یە ئامادە بووین هەوا هەمیا سلااف دکەم هەوا هەمیا ڕە سەرکەتنێت خازم و یەک و ئەv ئۆرگانیزەژی کری هەموو هەواڵات هەموو دۆستا ئۆرگانیزاتۆرە سپاسیا خوا پێشکەش دکەم و هێوی دکەم ئەم بکاربن، یعنی ببە جڤینێکی سەمینەرێکی ئەم پانەلێکی خۆش مخابن ئەم دوورن ئیمکانێ مە ڕوبروی نەبوو، ئەگەر ڕوبروی بیا گەلێکی خۆشتر چێ دەبیا. مژارە مەجل سەر دیپلۆماسیەیە، یعنی کورد و دیپلۆماسی کوردا حتا نەها دیپلۆماسیکی چا کریە لازمە چ بکەن، تەجروبە کوردا ویواریدە چییە. ئەزیژی گۆر تەجروبەی خوا باخڕم بخوا کەسێکی کو بەئاڵێ دیپلۆماسیەدا پەروەردەکری و وەکی پیشە ئەس بخوا دیپلۆمات نینم لێ لە ناوا دیپلۆماسیەدا من گەلێکی کار کریە. ئەزی تەجروبە گۆرە تەجروبە خوا ئەژی هەم تشتا فێر بیمە ئەزیژی هەول بدەم ڤیواریدە تەجروبە خوا پارڤە بکەم.
وقتی هم دیپلماسی دنیرن راستی دیپلماسیا کردا ام کرد دیپلماسی ده وکی گلکی وارد لواز ام تدنونه و به تجربه نه و یعنی ام به فقیر دیپلماسی نه یعنی وی واریده به گلکیش وارده بشه می هری کم یک جه یه هری کته ده ام نزانن تکوشین آزادی ده گوره تجربه خواهد بیجم دیپلماسی مب کوری دست بکر یعنی تو تجربه کی وی رنگی تنبو امی چا بکن چه رنگی بکن وی آوای گورا خواهد چی هم بی نوا پراتیک ده گورا خواهد مشینی اواجی نابه چونکه ما الیتکی یا دیپلماسی تونه تجربه کیش پیش هاتی چکرن هاتی گوراوی هاتی پاروکرن نینه ام دبیجن وقتی یکی زمان بیانی بزانم بیجه قید دیپلماته یعنی یکی همه فلان زمان بزانم بلا بدن بشه کاری در و را دیپلماسی بکه چه خواندیه چه دکه تجربه چیه چه آوائیه یعنی ام پاشه لیدنیرن اواجی به امکانیتی و به تجربتیتی یعنی مال بحث دیپلماسی کرد اگرم لیبنیرن سرهلنان کرده به همیان ده بشه دیپلماتیک هر یه لواز اوه یعنی اگر وان نبیا بلکه او سرهلدان موی رنگی تک نشون یعنی سرهلدان سال 1800 یعنی 100 سال 19 عمله دنیرن راستی حتی سال 1850 سرهلدان دم عثمانی ده پاراستا بلگه کی یعنی دیپلماسی کی کو کردا کری راست نهاتمه یعنی یا بدرخان دنجی یا گلکادجی راست نهاتمه از دینشیر سال 1856 دیپلماسی کریه و جیبوی دیپلماسی خواه اسیر کرده یعنی خواستی انگلیز را بده بستینه انگلیز ها جهنی کس خسنه دوره گازی کرنه چوه مسئله جی انگلیز ها او گرفتیه یعنی قنصلس خانه انگلیز ها دستانی اثر تسلیم عثمانی ها کرنه اگر دیپلمات بیا دیپلماسی هایی هبیا نه تحت اسیر کرن یعنی اوه سرهزدان شیخ عبیدالله ده هنکی نامه هنه دست مده انگلیز ها را نویسینه هنکی در دور را یعنی اوه که دیپلماسی ها ویجی چرچوان نامه ده شیخ محمود خواستی هنکی دیپلماسی بکه هزا سرکت جهان دوه دم انگلیز همبر و دیپلماسی که چا بکی کمالیست حرکتیتی که دیه هم کمالیست زانون چانه یعنی وی رنگی وی دمیجی اشته نامش سوویت رشاندنه گهشتیه نه گهشتیه چا بیه کسی جی تو برسه وکی جی نداره یعنی روشکی وی آوائی بلکه هنی که مدکار درستر بکه لی دیپلماسی که سرکتی هم نابینن سرهلدان شیخ سعید ده دیپلماسی که ولی ناخویه سعدی پالوی بی او بیا چوه هنی که استانبوله گور سفارت را هنی که پیوندی دانه سفارت انگلیز را شون که به پیوندی ترکا افتسته هنی دیتنا میتو پیره رو نشتیه خواه کرنه وکی دیپلمات و وی رنگی و وی آوائی پیره رو نشتنه شون بچه انگلیز را باخوه که دستی بیتی یعنی اوا وی رنگی سرهلدان آگری ده یعنی یا احسان نوری ده تاشناکا یعنی ارمنیا هنکی دیپلماسی کریه یعنی تکلیه احسان نوری ایران یعنی یه سرهلدان آگری چکرنه مثلا کردی برنه انترناسیونال سوسیالیست لی به کردا بخواد تشتکی زیده نکریه یعنی اوه هنکی تشکرنه سرهلدان درسمه ده سیترزا تشتی اوکی دو نامه وی دخویه
یک جبو نتوین یک بو یعنی و دم نتوین یک بو نه بجمعیت اقوام یعنی جمعیت ملتا اوجی پشتی سید رضا هاتی گرتن یعنی دانا پوسته یعنی 29 ماه تموز هاتی نویساندن ل 11 ایلونه و دمیجی سید رضاش خواست 13 ایلونه تیگرد یعنی و دمی هاتی اوکی دانا پوسته یعنی روشی که نامه کی ویجیل فرانسا درکت آرشیو فرانسا ده یعنی تشتی کی زیده و ده ناخویه سرلان روشلات تجی سر قاضی محمد یعنی به سوویت را به اوکمه لی هر بشه آذری را یعنی شکوه چش با کوی درباز نبیه هر وی رنگیه اوکه یعنی پیوندی کی وی رنگیه سر قاسم لو دیپلماسی ده خواست هم تشتابه که لی ماسه دیپلماسی ده ها شهید کرن اوزی ام نه دادت نشان ام چقال دیپلماسی ده به تجربه نه یعنی هوا گلکی مهمه ها تجربات دیپلماتیک هبیا بلکه سروک و ریبر ما وی رنگی نت کتان دست دشمنا سر ماسه هفدیتنا شهید نت کتان daha bu mühimtiyat diplomasiyet xazım tişteki bejim Napolyon az neşaş bu nave veziri ve kar der ve talayran bu yeki pır hostabi yani diplomasiye de pır hostabi paşa demek ki navberavi Napolyon xiradı bu Napolyon iş vazife taveji evi derdixe ve ki پشتی وقتا ناپولیون دشکه جا همی که دوست خورد بیجن تکید خطا کرد چه او کی کرد بیجه خطا من هر مازن در خستنا طالای رام بی اگر او در نخست بیان هو او وزیر در وی فرانسا بی اجی سروک فرانسا بیم افتشته هنه چیند بون یعنی هدی کسی که کو غیر نیشان با بکر دیپلوماسی ده نما یعنی وی تجربه خواهی رنگی کارتیدش بوی قاسی یعنی mühimtiyat diplomasiye mesela Kürdi de rastı geleki mühime. Yani em lazıma ve tişte pır mühim begirin. Yani beşime her lavazeci. Gura tecrübe xwad bejim evi yani diplomasiya Kürda yani وقت سرهلدان کردی تجی گوری لایق در و تام نهاتنه تمثیل کرد وکی تی خواستن نهاتنه تمثیل کرد یعنی هم باکوره هم باشوره هم روشلاته هم روژاوایه یعنی بشمه هر لواز اوه و تجربه جی ویوارده نهاتیه پاروه کرن و ام به تجربه نه یعنی وی رنگی اوه مثلا نها اوه يعني تشتكو ابخوا نافدا يعني يه مثلا خطا PKK ده مديتي يعني تشتا مديتي يعني سروكاتيا PKK ويواري ده مهمتي كي ده دبلوماسيه يعني مهمتي كي ده لي يعني اورغانيزه كي يا كار دروجي تشكر لي وكي تي خواستن بك نها وكي تي خواستن نكارين يعني تمثيل بكن اگر اوي بيا يعني گوراوي بيا اگر دبلومات تفجر هبيان اگر بکار بیان دنیا ناس بکران دنیا روز بدان خواندن وقت سروخ پور درکت در و بپاراستان يعني وين كتا دست دشمنان يعني لوازی هر مازن سال 1909 نها وقت سروک پوش سوریه درکت دیپلماسیا کردی نکاری و پیواژوی کنترل بکن نکاری ری بده نشان او حتی که امتزان انجام و چابه یعنی خطا پککی در راستی اوکی هیه یعنی بشکی دیپلماتیک هیه ارگانیزه کیوی هیه ناونده کیوی هیه هر جهی گلکی جه امکان هی نونرتی حاطل وکرن
لی وکی تی خواستن ناوند آوان نونرتیا نهاد تجیه کرد و ابخواجی مثلا 2 سال الاوروپا ما بشکی من هری زیده نوا دیپلماسی ده نجه گرفتیه یعنی همی گله که کار دادم اما گله که یعنی زیده سیاسیه لی بشکی جی دیپلماتیکه و تجربه که مل پک دوه یعنی پارلمانتا کردستان دروی والاد و کنه که ده چه بی اشقا هر دو سازی دجی او بی ناونده که دیپلماسی یا کردیل دروه باش به آوا کرن یعنی باش به آوا کردن به مخاطب گرفتن بکار به نونرتیا دیپلماسیا کردی بکه اول هد چه قاس کرد اول وی واریده به کماهی پرن هنتشت کرنه یعنی به گلی جاره کتیا روژا و جهانی جی تشتیحاتین کرن و دجمن جی عاجز کرنه لی حتی نهاجی وکی تی خواستن خطه که دیپلوماتیک یا سرکتی پیک نهاتیه نهاجی کنکل یعنی امن هشقال به پیامش ناونده کنکی پیش کشت کن و وکی ناونده که دیپلوماتیک جی درد که بپیش لی چه قاسات که مخاطب گرفتن چه قاس کاریه وی وارده دیپلماسی بکی اواجه نقاشه دیپلماسی ها من کرده دو تشت هنه یک دولت را پیوندی یعنی او یا ده رای گشتیه یعنی پیدا کردن دوستایه پیوندی این دولت را سر برجواندی ها یعنی برجواندی ها تینه گوهرتن و ویواریده راستی اوکه یعنی وکی دیجی ریخستنا پر مخاطب ناگر دولت زیده تر مخاطب دیگرن گوری برجواندی خواجی ریخستنا را همی که پیوندی ها داتینن تجربه منجی ویواریده اوه یعنی وی رنگیه و پیوندی این دولت را هنجه ها ده ما فایده دیتیا لهنه کی جهادجی ما ضرر دیتیا او کارو بین ارخاندن لی حتی نهاجی پیوندی دولت را وکی تی خواستن من کاری هم بدن رو نشتاندن اوازی رو شکی ویاویه مثلا رای گشتی و دوستا ویواری دل ناف خطا که ام تیدنه ناف مدن نقاشه کی پر برفره چی بود یعنی امی چا دوستین کرده زیده تر بکن یعنی ویواریده راستی ویتشتیده خطا که نها امتیده ناف یعنی یا که کنکه و زیده جی گرانی با کور و اویده پیدا کردن دوستا ده امکارم بیجن ام هنکی پیش کرد یعنی ما خطا دولت زیده تر استا جهان ده ما کاری ام کرده بدن ناس کرن ام گله کی دوستاش کرده را پیدا بود یعنی گوری خط انده اف خط هنوی واریده سرکتی تر بود و ما کاری ام گله کی دوستین خواه بین ناف خواه ده پرورده بکن اوجی کردی فیر ببین ناف کرده دیپلماسی بکن حتی بچون کردستان کار بکن شر بکن شهید بکن یعنی اوا بشه کی دیپلماسی یا گله را حاتی مشاندن گله کی مهم بود طیبتی تجربه روژاوا دنجی اوا ها درکت هوله یعنی اوا کی مهمه چونکی دولت را ام لوازم دولت مزیده مخاطب نگیرن چونکی برجواندی واجدانه لی وقت تو وجدان خلقی خطاب بکی و تشتی تهبت بکاری بدی خلقی یعنی تو بکار بی خواب بدی افاده کرن پارادیگما کی تهبت سر دیپلماسی بکی تکاری دوستاش خورا پیدا کی وی واریده ما مسافه گرفتیه یعنی امریکا لاتینی بگیره حتی بکی آسیا دور حتی بکی استرالیا حتی بکی سراسر اروپا هر درا مکاری ام دوستا پیدا بکن و کرد مکاری ام دنیای بده ناس کرن اما هنه مهمه لی تیرید که نا تیره نا که دیپلماسی مشاندن اداجی یعنی دیپلماسی مشاندن اداجی اوکی هیا
بسا کردا وقت دست به دیپلماسی کرد، دیپلماسی مقدوریتی هر کرن است ام مقدورن ما فهم رو با اوکی دشمن وی رنگی ریشت که وی آوایی بچه اینها هر دیپلماسی مقدوریتی بس چونکه بازار کی سر بکی یعنی شما دیپلماسی به سه قوت یعنی سه قوت تکرن یک قوات عسکریه یا هشك دبيجن يعني قوات هشك او يعني عسكريه تشخاص عسكري خورتي تتكاري زيدا بازاري بكي يا دو قوات عبوريه او جينا لازم تعريف بكرن يعني تشخا عبوري خورتي تتكاري بازاري بكي يا ديجي قوات يا بيجن هيزا نرم هيزا نرم استراتيجيات او پاراديگمات استراتيجيا ولات جغرافيا سرويت کاری بکی یعنی منها هزان نرم هنکی در خصیت بشه ولی پارادیگما ده یعنی امگو ما دوست زده کرنه وی واریده ما هنکی ما مسافه گرفتیه و وی آوای پیوندی دولت آرژی یعنی راستی گلکی جها اویده یعنی ام به تجربه نه ما اوی و نخواندیه و ما گله که اگر دیپلماسی که ما خورد هبیا تشتی که ونده وی رنگی ما تحتان سری ما یعنی ما گو که پیوندی دولت آره ما گله که جارا ضرر کرده یعنی باشور جی چه بیا روشلات جی چه بیا باکور جی چه بیا روژاوا جی چه بیا یعنی ام ای روژین ها تشتی که وی رنگی جیان بکن يعني روشة روجا ولا هم إيرو جيت تشتكي ويرانجي جيان دكن ال أوي باشور پیشکشیا ملا مصطفی ده سال 1975 یعنی او مسئله ایران و امریکا را وی آوایی و پیوندی آدم مچخا ضرر کل بر چاوایه رفراندومی ده مش خلقی باور کر بر چاوایه یعنی اوکی تشتکی ده هیا دیپلوماسی کردی ده خلطی که میا سرکه هیا امش کسی کو خواه کی دوست المددن نیشان امش وا پر باور کن امش غریبا پر باور کن لی همش حوال خوال زیده باور نکن کرده کی تشتکی بیجه ام میمه کی داتین سپرسه کی ام بیجن عجبا افتشتها راسته نراسته لی وقتی یکی بیانی به وکی دوست خواه بده نیشان تشتکی بیجه هم جه باور دکن وش بروی قاسی جه هم ضرر دبین و باوریه ده یعنی ملا مصطفی کتیه و روشه یعنی غریبا باور کریه به ما ضرر دیدیه رفراندوم بریا چند ساله 9 سال پیش نه بی 2017 وقت او رفراندوم چی بی دیسا هنی که کسا سوز دان هنی که او کرده باور کر مجه ضرر کرد سرو کاپو وقتش سوری درکتی یونان سوزدا مش سوزه و باور کرن مش یعنی گوتنه و باور کرن انجام او هدر کتن یعنی ام گلی جارایه و حکی دوست دادن نشان ام پوه یعنی وی رنگی مجبورتشتا ما ضرر دیتن گره که کرد وی رنگی وقت دولت را پیوندی داتین تشتی وی آوایی زیده بزانم برجوندی چیه چاواییه چه رنگیه گوراوه لازمه دیپلماسی بکن یعنی وی روشه برچاو را در باز کن نها انجام دم کارون وی بیجن یعنی کرد لازمه چه بکن حال دیپلماسی ده به دیپلماسی نابه دیپلماسی که خرجش مرغ لازمه چون که هم ملت که دور پیشگیری نه و دشمن منیه که پرن و دوست نواجی مزیده نه اجبی واریده به دیپلماسی جنابه مش بوی قاسی نهاتش تا عاجل اوه ام بکار بن به نوا یکیتی که نتوهی ده دیپلماسی که هفبش بکن چون که هم نه هر پارتی پاشقا تنه دیکن ام بکار بن دیپلماسی که هفبش مرا لازمه گوراوه لازمه و یاده دوی استراتژیکی من دیپلماسی هبه کی دوسته کی دشمنه
ئەمێ دەولەتە ڕە چاو باخەون ئەمێ خەڵقین جودارە چاو باخەون ئەمێ دژمنە ڕە چاو باخەون لازمە استراتێژیکی بە هەمە هەرکەس ڕۆستە خراب نەچە نەبێژە وڵا ئەنجاز چمە و چ ئاواییمە ڕەنگی نەبە یا دژی لازمە ئاکادمیکی نایە دیپلۆماسیەژی هەبە یعنی ئەم لڤر نها هەم تشتا پەروەردەی دیپلۆماسیەتی لێو چییە ئەما تێرێ ناکە دەوێ ئاکادمیکی دیپلۆماسی و ئەم قەدرۆکی دیپلۆماسیە یا قورد ئاستا کوردستانێدا دەرخن هۆڵێ یعنی تەنێ زمانزانین که انگلیزی بزانید تو دیپلۆماتێکی خورتنین لەم هەمی کوردی زانن لێ ئەم کارم پەیوەندی کوردە ڕەهەمیارە دانن یعنیش بۆی قاسی ئاکادمیکی یا دیپلۆماسیەژی لازمە قەدرۆی دیپلۆماسیە ئەمش سێریدا پەروەردە بکەن چێکین کو ئەم بکاربن ئەنجامێکی دیپلۆماسیە بگیرن بەلکی هەنێکی درێژ بوو لێ پرسادەژی پاشێ بەلکی سەرزومە ئەم ئەوەکی بکەن پرسێ خوۆژی بکەن ئەم بکارن فراحتر بکەن و سلااو و ڕێز خۆشی دەبین زۆر سپاس بۆ کاک زوبێر ئایدار کە لە ماوەی 22 دقەیە لە ڕاستیا کۆمەڵێک تەوەری زۆر گرنگی لەسەر مەسەلەی دیپلۆماسیەتی کوردی وروژان بێگومان لە سەرەتاوە بە شێوەیەکی یانی سەردێکی مێژووی سەریعی کرد لە سەدەی 90ەوە تا ئاگاتە ئێستا و ئەوەی کە لای من جێگای سەرنج بوو بەڕاستی باسی هێزی نەرمی کرد بێگومان کاتێکە باسی مەسەلەی دیپلۆماسیەکەین بە تەنها ڕەهەندی سیاسی نییە بەڵکو ڕەهەندی کولتوریشی هەیە و ئێستا لە ڕاستیا دیپلۆماسیەتی نەرم جێگای ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لەسەر ئاستی دنیا و لە سەراستی پەیوەندیەکان و بێگومان بە تەنها کە باسی دیپلۆماسیەکەین باسی دیپلۆماسی سیاسی ناکەین باسی دیپلۆماسی کولتوریەکەین باسی هەموو ئەو ئامڕازانەکەین کە ئەشێوەکو پڕوانە چوارچێوەی هێزی نەرمەوە ڕەنگە ئێمەی کورد یەکێک لە هۆکارەکانی شکستمان لە 100 ساڵی ڕابردووە پەیوەندی بەوە هەبوو بێت کە زیاتر پەنامان بردووەتە بەرهێزی ڕق لە خەباتمانە هەر بۆیەش بەداخەوە وەکۆوترێ ئەگەر لە مەیدانی جەنگیشا سەرکەوتنمان بەدەستێنا بێ لە هۆڵەکانی گفتوگۆیە لە دیپلۆماسیەتە وەکو پێویست سەرکەوتوو نەبووین و بەداخەوە شکستمان هێناوە یان ئەگەر پێبەپێی خەباتی چەکداری پێبەپێی خەباتی با بڵێن پەنابردن بۆ هێزی ڕق پەناشمان بۆ هێزی نەرم بۆ دیپلۆماسیەت ببردایە لە ڕاستیا ڕەنگە ئێمە ئێستا لە قۆناغێکی ترا بووینە. جەنابی باسی نسکۆی 75 و ڕیفراندۆمی کرد کە هەردووچیان شکستیان هێناوە ڕەنگە هەرێکە لە ئێمەش وەختی خۆشی و ئێستاشی لەگەڵا بە بیرمان لەوە کردبێتەوە کە پێبەپێی شۆڕشی چەکداری پێبەپێی ئامادەسازی بۆ ڕیفراندۆم ئەگەر بە تەنیشتیەوە پارادێڵ ئێمە خەباتێکی دیپلۆماسیمان هەبوایە خەباتێکی کولتوریمان هەبوایە لە ڕاستیا ڕەنگە هاوکێشەکان بۆ زۆرە نەبوونایە کە ئێستا باسی کرد. مەسەلەیەکی تر کە بەلای منەوە زۆر گرنگ بۆ باسی کرد ئێمە ئەگەر خاوەنی دیپلۆماسیەتیش بوو بین لەسەر ئەساسی گوتاری مەغدوری کە ئەو ناوینە یان گوتاری مەزڵومی ئیشمان کردووە کە لە ڕاستیا ئەمە جۆرێکە لە دیپلۆماسیەت بەڵام لە ڕاستیا دیپلۆماسیەتێکی لاوازە تۆ لە مووقفێکی لاوازایی و ڕەنگە ئێمە لە پێش تا 91 تا کەم تا زۆر توانی بێتمان ئیسفادە بکەین لەم گوتاری مەزڵومیەتی کورد بەڵام دوای ئەوەی کە بینە خاوەنی مؤسسەی ڕەسمی خۆمانە بینە خاوەنی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست ناتوانین پەنابەرینە بەر ئەم گوتارە و ئەگەر پەناشمان بردبێ لە ڕاستیا وەکو پێویست سەرکەوتوو نەبووین تێیە. دوو مەسەلەی تر کە بە کورتی ئاماژەی پێ بکەم ئەو باسی لە دیپلۆماسیەتی هاوبەشی کوردی کرد کە ئەمە بەڕاستی مەسەلەیەکی زۆر گرنگە هیوادارم کاک دکتۆر لاوریش لە بابەتەکەی خۆیان لە وەختەکەی خۆیان ئاماژەی پێ بکات. فعلەن ئێستا ئەتوانین بڵێن ئێمە لە پۆست سایکس بیکۆیین ئێستا سنوورەکان کاڵ بووەتەوە ئەگەر پێش ینی لە 100 ساڵی ڕابردووە ڕەنگە مقدەسترین شت پیرۆزترین شت یان کارەسەتە ینی ئەوەی کە سەرچاوی کێشە بووە بۆ ئێمەی کورد بریتی بووە لە پیرۆزی سنوورەکان ئەو سنوورانی کە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ ئایان سەپێنێ لێدان لەم سنوورانە هەمیشە کێشەی گەورەی بە دوای خۆیان هێناوە ئەڵبەتە ئەمە بەتەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانە لە ئەوروپاش ینی کاتێکە لە ئیسپانیا داوای جیابوونەوە کرێ کۆمەڵگای نێودەوڵەتیش دژێتی مەسەلەکە هۆکارەکە چیە؟ هۆکارەکە ئەوەیە کە لە ڕاستیە سنوور
حدود مقدسترین شتە. خۆشبەختانە توانم بڵێم خەریکە سنوورەکان کاڵە بنەوە و لێرەوەیە لە ڕاستیات دیپلۆماتکاری کورد، حیزبە سیاسیەکان، خەڵکی تر، ئەکادیمیستەکان ڕەنگە چانسی ئەوەمان زیاتر بێت کە لەمە ولا زیاتر پەنابەینە بەر دیپلۆماسیەت و بە تایبەتیش دیپلۆماسیەتێکی هاوبەش کە لە ڕاستی ئێستا هەموو بەشەکان، هەموو پاشەکانی کوردستان کاریگەریان هەیە لەسەر یەکتری، بە تایبەتی ئێمە لە ڕووداوەکانی ئەم دوایی ڕۆژاوای کوردستانە زۆر بەسەقی ئەمەمان بینی کە هەمووان پێکەوە کەم تا زۆر کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەو هەڕەشەیەی کە لەسەر ڕۆژاوای کوردستان هەبوو کاڵ بێتەوە یان خۆشبەختانە خەریکە بەرەو نەمانەچێت. مەسەلەیەکی تر کە باسی کرد لە ڕاستیاویش مۆزوعێکی گرنگە، دیپلۆماسیەت بە تەنها زمانزانی نییە. ئێمە هەمومان کوردی زانین، بەڵام خۆ مەرج نییە هەمومان دیپلۆماتکار بین، ینی دیپلۆماتی هونەرە، زانستە. ئایا ئێمە کە لاواز بووین لە ڕووی دیپلۆماسیە وار پەیوەندی بەوە هەیە کە ئێمە خاوەنی دەوڵەت نین، خاوەنی یەکێشی فەرمی نیە و دەوڵەتی نین کە پێوترێت دەوڵەت مقدسی سنوور کێشەی بۆ دروستکردوونیان. بەڕاستیە مەسەلەکە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە وەکو پێویست پەنامان نەبردوۆتە بەر هێزی نەرم بەر دیپلۆماسیەت، وەلەم پێناوەشە بۆ نمونە ئینستیتۆ و ماعەدی گەورەمان نەبووە بۆی کە خەڵکی ئەمە فێری ئەم مەسەلانە بکات و جەخل لە مۆزوعانە بکەینەوە. بێگومان ئەکرێت هەموو مۆزوعانەی کاک زوبێر ئایدار بە سوپاسەوە و ڕوژاندنی کاک دکتۆر لاوەر عەلادین زیاتر چشت بخەتە سەریان یان ڕوانگەی خۆی چۆنە بۆ مەسەلەکان. بێگومان ئەو هەم لە ڕووی تیۆریۆک و باسمان کرد و هەم لە ڕووی عەمەلیشەوە لە ڕاستیە لەم مەجاالەیە ئیشی باشی کردووە. بێگومان بابەتەکەی کاک دکتۆر لاوەر بریتە لە ناونیشانەکەی ئەمەیە لە باشوورەوە بۆ ڕۆژئاوا دیپلۆماسیەتی کوردی و لۆبیکردن لە ئاستی نێودەوڵەتیە. بەڵام بەر لەوەی کاک دکتۆر لاوەر بانگ کەمە سەرستەیج سیڤێکی کورتی جەنابیانە خوێنمەوە. بێگومان جەنابیان لە کۆیە، لە شاری کۆی ئازیز لەدایک بووە و لە هەولێر خوێنیەتی و لە شاری بەغا کۆلێجی پزیشکی تاو کردووە. لە موسڵ و هەولێر وەک تازە پزیشکێک و خۆیڵێت کاری کردووە و دواتر ڕۆی لە هەندەران و لە بەریتانیا کردووە. خوێندنی باڵای لە بواری نەخۆشیە میکرۆبیەکان تاو کردووە و ئەو بڕوانامەی دیپلۆم و ماستەر و دکتۆرا PhD و زەمالەی کۆلێجی شاهانەی لە دەستنیشانکردنی نەخۆشیەکان وەدەستێناوە. FRCPF ئەو منەتانە میخێنەوە لە ساڵی 1994 بە مامۆستای کۆلێجی پزیشکی لە زانکۆی نۆتینگهام دامەزراوە و لە ساڵی 2002 پلەی پرۆفیسۆری پێدراوە. کار و پیشەی ڕۆژانەی بریتی بۆ لە چارەسەرکردنی نەخۆش، مامۆستایەتی، خوێنکاری، پزیشکی، سەرپەرشتیاری خوێندنی باڵا و لێکۆڵینەوە لە بواری میکرۆبناسی و داهێنانی ڤاکسین بۆ نەخۆشیە میکرۆبیەکان. بێگومان ئەم شتانە زۆر زەرورە. ئێمە وەختی خۆی کە عێراق هات، ئەمریکا هات بە بڵین عێراقی ئازاد کرد، باس لە چەشی شیمیایی بوو، دوایی سەرەسەرەوە هەبوو کە نەسەلمێنراوە کە عێراق خاوەنی چەشی شیمیاییە. بەڵام کاک دکتۆر لە کتێبەکەی خۆیان لۆبیکردن بۆ نەتەوەیەکی بەدەوڵەت وەکو پزیشکێکی پسپۆر ئەوەی سەلمانووە کە ڕژەمی بەعەز هەم نەکرد لە عێراق و لە کوردستان و لە هەڵەبجە و لە گەرمیان، بەڵکو لە بەریتانیاش گازی قەدەغەکراوی بەکارهێناوە دژی ئۆپۆزیسیۆنەکان نەیارەکانی خۆی. لێکۆڵینەوە لە بواری میکرۆبناسی و داهێنانی ڤاکسین بۆ نەخۆشیە میکرۆبیەکان بە تایبەتی هەوی پەردەی مێشک و ژەهراویبوونی خوێن لە ئاستی بەریتانیا. ڕۆڵی استراتیژی لە کۆمەڵێک دامەزراوەی پزیشکی و ئەکادیمی بینیوە وەک جێگری سەرۆکی سەنتەری نەخۆشیە بڵاوەکان کە بەرپرسیارە لە پاراستنی بەریتانیا لە نەخۆشیە درمەکان یانی لەسەر ئاستی بەریتانیا. هاوکات لە سەرکردایەتی بۆردی کۆلێژی شاهانەی بەریتانی بۆ پاثۆلۆجی و کانسڵی توێژینەوەی پزیشکیدا پۆستی جیاوازی هەڵگرتووە. هاوتەریب لەگەڵ ژیانی پیشەییدا گرنگیەکی تایبەتی بە چالاکی کۆمەڵگای مەدەنی و لۆبیکردن و بەرگریکردن لە دۆزی ڕەوای کورد و لە قوربانیانی کارەساتی شیمیاباران و ئەنفال داوە، لەگەڵ هاندانی سەروەری یاسا و حکمی دروست و بەدامەزراوەکردنی هەرێمی کوردستان و پاراستنی مافی مرۆڤ و بەها دیموکراسیەکان. وەک هەمووتان ئەزانن لە ساڵی 2009 بۆ 2012
وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بووە لە حکوومەت یاریمی کوردستان و لە ساڵی 2014 دامەزرێنەر و سەرۆکی نیستۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ توێژینەوە مێری بووە، مێریە تا ئێستاشی لەگەڵا بێ. ئەمە جگەلەوەی کە خاوەنی چەندین کتێب و بڵاوکراوەی زانستی و پۆڵەسیە لە بواری پزیشکی و سیاسی و حکومڕانیدا. داوا لە برای بەڕێز کاک کودلاوەرەکەم کە فەرمێ بۆ پێشکەشکردنی بابەتەکەی. سپاس. خێر بن. جەنابتان نیو ساعتان هەیە ئێمە پێکەوە حیوارەکەین. زۆر سپاس بۆ پێشکەشکردن لە خۆم باشترت کرد بۆ کابرا عریزە نووس ینی خەریک و چاوە پرفمەسی خوا بەڕاستەوە هەموو ئێمە سپاس بۆ کاک تەحسین و ڕێکخراوی ئازادبوون و بۆ هەموو لایەک بۆ ڕخساندنی ئەو جۆوە کە گرنگە بۆ دیبەیتی فکری و بەڕاستی ئەوەیە کە شار دەوڵەمەندەکە وڵات دەوڵەمەندەکە. سپاس بۆ ئێوەش کە هاتن ئێمڕۆ کە بەیانی هەستام لە خەو کە زانیم قملەی یەکەم بە تاران کەوت بوو تازە بوو گوتم بەو خۆی ئەوڕۆ کەس نایە خۆ ڕەمەزانیشە هیچ گلەیان لێ ناکرێت. تەلەفۆنەکەم لە بۆ کاک تەحسین کرد گوتی نەوەڵا چێ دەرە خەڵک نایە بۆی لەگەر یەکتریش بزانن دنیا چ باسە تردڵیدامەوە بۆیە بەڕێککەوتم. بەڕاستیش تامەزرۆی دیدەنی ئەو نخبە تایبەتم کە بەڕاستیش هەر لێرە دەڕەخسێ ئەو شەریحەیە نایە بە بێ کۆدابنیشە دیبیت بکە. جا بابەتەکەمان مەوزوعەکی وایە کە ئیمڕۆ لەگەر ڕووداوی ئەو ڕۆبەیانیش و ئێستاش زۆر دەگونجێ کە ئێمە باسی ئایندەی خۆمان بکەین و چیمان بەسەردێ. کاک زوبەیر ئایدار زۆر بە جوانی باسی دیپلۆماسیەتی کرد و باسی مێژووی دیپلۆماسیەتی کوردی کرد، بەڵام ئەوەی من تەرکیزیە سەرەکەم لۆبیە کەمتر وەک لەوەی دیپلۆماسیەت بەگشتی. وەختێک کە ئیمڕۆ ئێران کەوتە ژێرباری بارانکردن کە ئەمریکا بڕیاری دا و لەگەر ئیسرائیل لێی بدەن بۆ هەمومان کاتەکەی ڕۆژەکەی سەعاتەکەی مفاجئە بوو، بەڵام بۆ خەڵکانێک هەبوو پێش وەخت دەیانزانی ڕەنگە ئێمە پێشبینیمان دەکرد بەڵام کەس نەیەزانی لەو کاتە. بەس ئەگەر بگەڕێەوە مانگێک پێشێستا هیچ زەمانەت نەبوو کە شەڕ دەقاومێ لە هەیدەبی هەینابی سەرۆک ترەمپ بڕیاری داوە نەیداوە موسسەکانی بڕیاردانی ئەمریکی لەگەڵن لەگەڵ نین حتا لە ناو جەیشی ئەمریکی هەیە لەگەڵە هەیە لەگەڵ نییە کەواتە بڕیاری کۆتایی نەبووە. پێویستی بەوە بۆ یەکێک بێ گروپێک بێ جیهاتی جیاواز بن تەئسیر لە بڕیار بکەن هەتا دەیگەی ناو حەدەی یان شەڕ دەبێ یا هەر نابێ. ئەگەر بیرتان بی نەتەنیاهۆ وای زانی خەریکە مفاوەزاتی نوێوی لە مەسقات بەرەو تجاهێک دەڕوا خەریکە بەس باسی پیتاندنێکی نسبی دەکەن وازە ساڕوخ و واز لە ڕەفتار و سیاساتی ئێران دێهن و شەڕش نابێ. نەتەنیاهۆ قەول بۆ هەفتەی ئەولاتر بستە ئەمریکا هەفتەیەکی پێش خرج زوو خۆی گەیاندێ هەموو شتێک لا کردەوە بۆی تەئسیر لە بڕیارکە. کۆنگرس خەڵکی دیت، پرزیدنت ترامپی دیت، خەڵکی تری دیت، ئەمە چیت پێ دەڵێ؟ پێت دەڵێ بڕیاری لوتکەی زلهێزی جیهان دەق ناگرێ، قابلی گۆڕانکاریە، قابلی تەئسیرە، تەئسیرێک کە چارەنووسی تۆ دەگۆڕێ. ئێمە وەختێ هەرزەکار بووین و لە کولیەی دەبمان لە سیاسەتدا و تازە فێر دەبووین ئەو مەدرسەی ئێمە لێی بووین فێریان دەکردن دەیانگوت کاکە بڕیار دراوە یەکێک هەیە لە پەنای ژوورێکی تاریکدا مخابراتی ئەمریکی پێ دەڵێ، مخابراتی ئیسرائیلی پێ دەڵێ، مخابراتی سۆڤێتی پێ دەڵێ. ئەو کات دەیانگوت قەرار لەسەر مەسیرمان دراوە تو چەند پەلە ڕوحە بکەی کەلچی نییە وەکو ئەوەی کە ورە دابەزێنی بڵێ خەباتی چەکدار مەکە خەباتی ترمەکە. بە فعلیش نمونەی وان هەبوو کە بڵێن پێش ئەوەی تۆ بڕیار تۆ چارەنووست دیار بکەوی 5 ساڵ پێشەوە بڕیار لەسەر دراوە چەند کەسێک دانیشن دەیکرد. بەڵام لەگەر ئەزمون و لەگەر ڕووداوەکانی دنیا و لەگەر فێربوون لە چۆنێتی پرۆسەی بڕیار یان داڕشتنی پرۆسەی بڕیار لە دەرەوە بۆمان دەرکەوت نەخێوانیە. میلەتێکی وەکو ئێمە بە هەموو کێشەکانیەوە
بە هەموو حەجمە بچووکە کەشیەوە لە چاو ئەو خەریتە گەورەی کە شەڕی لەسەرەکرێت توانات هەیە بڕیار بەزل هێز بگۆڕی، بەڵام ئەمە هونەر و زانستەکەی دەوێت، شارەزایی دەوێت، ڕێگەی خۆی دەوێت، زروفی دەوێت، پاشخانی دەوێت. بۆیە ئێمە دەبێت حسابی ئەوە بکەین ئەگەر خۆت لە ناو ماڵی خۆت، لە ناو دامەزراوەکانی خۆت، لە ناو بیرکردەوە و سیستمی فکری خۆت قەناعەتت هەبوو کە دەبێت بڕیاری گەورەکان و جا بڕیاردەران دەکرێت خۆماڵی بێ، دەکرێت بەغدا بێ، دەکرێت زلهێز بێ، دەکرێت هێزێکی تر بێ، نەیار بێ، تۆ بڕیار دەگۆڕی. وشەی لۆبیکردنی شەر ئەوەندەیە چۆن کار بکێ سەر بڕیاری لوتکەی. لە حاڵەتی ئێمە لوتکە دەڵێن زلهێزەکانە، چۆن بتانی بڕیارە پێ بگۆڕی. ئەو هونەرە و زانستە لە ئەوەلەوە چۆن بووە لە لای زلهێزەکان. ئەگەر بڕۆی کتێبەکان بخوێنیەوە کە ئیمپراتۆرێتی بەریتانی فەڕەنسی هەبووە، دنیایان داگیر کرد و حکم کردو، ئەو وەختیش وا بووە کە باسی وعدی بەلفۆر دەکەن بە یەکنامە، ئەوەش هەر لۆبیکردن بووە، بە یەکنامە ڕێڕەوەشی دیاری کردووە. لە کۆنەوە تا ئیمڕۆ هونەر و زانستی لۆبی نەگۆڕاوە، بەڵام زروف دۆڕاوە، زلهێزەکان گۆڕاون، میلەتمان گۆڕاوە. ئێستا ئەو دۆخەی کوردستان، پارچەکانی کوردستان تێدا دەژین لە دۆخی جیاواز، هی ئێمە لە پێشەوەی هەمویانە، چونکە دەستوریان ئێمە مەوجودین و گەیشتینە ئاستێک لە خودمختاری ئێمە کە پێشی 30 ساڵ بڵێن لە ساڵی 90 هەتا 98 هەتاوەکو ڕوخانی ڕژێ مەسەلەن ئێمە لە حالەتێکدا بوون وەکو ڕۆژاوای ئێستا، بەڵام لە 80 هەتاوەکو 91 وانە وەکو ڕۆژهەڵات بووین. بەعسێک هەبوو، سەدامێک هەبوو، بەڵە لاوازکرا بوو، بەڵام لە حکمدا بوو، بەهێز بوو و مافی تۆشی نەدەدا. دەتوانی بری کوردستانی باکوور لە قۆناغێکدایە کە زۆر بە خێرایی قۆناغەکان دەگواستەوە، بەڵام دەتوانی لەو شوێنانە جێ بکەوە. جا جەنابی داوای کرد گوتی هەندێک ئەزمموی پێشتریش ڕەبت بکەین بە ئێستا، بە تایبەتی ئەزممونە هەرە زەقەکەی ئێمە کە محەڵەیەکی زۆر مهم بوو لە ژیان و لە چارەنووسی سیاسی ئەماویش دروستبوونی ناوچەی ئارام بوو کە ئەو کەشەی ڕەخسان بۆی کە یەکەمین حکومەت دروستکەین، یەکەمین هەڵبژاردن بکەین، پەرلەماندان حکوم دروستکەین و لەوەوە نەگەڕاونەوە ئەو شوێنەی لی بووین. ئەمە لە ماوەی 40-50 ساڵی پێش ئەوە لە خاریتەی سیاسی و لە حوسبانی، ینی لە حسابی زلهێزەکاندا شوێنێک نەبوو جێگەی ئێبێت بێتەوە، چونکە بەرژەوەندی باڵیان وای دەخواست کە ئەتۆ نەبیە چەقی بیرکردنەوەیە. ئێمە لە هەموو شتێک مەحڕۆم بووین، لە بەرژەوەندی زلهێزەکان نەبوون گوێ لە تۆ بگرن. کاتێک لە ناکەو ئێستا بووین بە شەریکێکی زۆر مهمی زلهێزەکان ئەمریکا، حسابی شەراکەتێکمان بۆ دەکەن کە ڕەنگە ڕۆژێک بتە استراتیژی ئەو تۆ کە دەست لێبەر نەدەن. ئەو گۆڕانکاریە مەزنە چۆن ڕوویدا؟ ڕۆژێک لە ڕۆژان گەردی بەیانی بوو، سەعات 7 بەیانی لە بەریتانیا سکای نیوز هەیە. سکای نیوز مقابلەیەکم هەبوو، بەرامبەرم چێ بوو؟ کابرایەکە بوو ناوی دۆگلەس هۆگ. دۆگلەس هۆگ بە ناو منستەر، یعنی نائب وەزیر، لەوێ سەکرتری یعنی وەزیر، جێگری وەزیری دەرەوەی بەریتانی بوو. من بەو گوڕەوە و بەو حەماسەوە و بەو لێقەوماویەوە و بەو داخەوە کەوا تازە کۆڕە و ڕوویداوە و ئەمریکا و بەریتانیا و باقی دەیانەوە هیچ نەکەن، دەڵێن ئەمە شەئنێکی داخلیە. منش بە هەموو قووەتەوە دەموت ئەمە کارەساتێکی دەستکردە لە دەرەنجامی ئیشی ئەوە ڕوویداوە. ئێمە 2 ملیۆن کەسمان لە کۆڕەودان، خەڵکمان کوژراوە، سەدام ڕێگەی دراوە هەلیکۆپتەری بەکاربێنێ لە بەرچاوی ئێوە و کە ئێوەش خۆتان سەبەبی ئەوەنە، چکە کوێتان ڕزگار کرد، سەدامتان لاواز کرد، بە زێمەتان داواتان لە ئێمە کرد، هەڵسینەوە کاتێک ئێستا دەستبەردارمان دەبن و بۆ ئەو گورگەما بێدەگرێن. دۆگلەس هۆگ دەیگوت ئێمە لە هیچ ڕۆژێک وعدەمان نەداوە، مەسئولیەتی ئێمە ڕزگارنی کوێت بووە، هەدەفی ئێمە هیچ وەختێک ڕوخانی ڕژێم نەبووە، ئێوە خۆتان بڕیارتان داوە کە هەڵسنەوە. ئێستاش لە ناو سنووری عێراقدا ئەمە کاروبار و شانێکی داخلیە،
لە وڵاتێکی سیادیدا ناتوانین تەدەخڵکەین و ناشیکەین. ئەمە بەیانێکی ساعت هەفتی بەیانی لە خلالی 12 ساعت ئەوەندە شت گۆڕا. جا ئەو سیاستەی دۆگلس هاک کە وەزیری دەرەوە جێگری وەزیری دەرەوەی بریتانیا بوو کە دەیگوت ئەمە سیاسەتی بەریتانیاش بوو هی ئەمریکاش بوو. تەنانەت جۆن مەیجەری سەرۆکەکەی لەگەڵ جۆرج بوش کە سەرۆکی ئەمریکا بوو ئەو دوو ڕۆژە عوتڵەی هینیان دەهاتە پێش عوتڵەی ئیستەر کە 3-4 ڕۆژی مابوو بە زوو چوونە عوتڵە بۆی ئەو لێشاوی زەختەی لەسەریانە لە هەموو دنیا هی کورد و هی غەیرە کورد خۆیانی لێ بە دوور خەن زوو بستنە عوتڵە تاوەکو بڕیار نەدەن تەدەخڵ بکەن لە عێراق. چ دە قەومێ با قەومێک چکەمە ئیشی وان نیە دەنا دەبێت جێیشی خۆیان بێنن تەسیحاتی زیاتر بدەن مەسرەفی زیاتر بکەن و ئیشەکە لەوە دەردەچێت کە ئەوان بۆی چوبوون بۆ کوێت. لەو 12 ساعاتە چی قەومە؟ شتێک قەومە کە شەوەکەی سەعات 2:30 بوو لە نیوز نایتی BBC داوت کرابوو. چێ بەرامبەرم بوو؟ دۆگلس هاک. ئەو جارە من پێویستم نەبوو هیچ بڵێم. دۆگلس هاک دەیگوت ئەمە کارەساتە، ئەمە سەدام مرۆڤ کوژە، حەلەبجەی کرد، کوێتی کرد، دەبێت لای بین، دەبێت وا بکەین، دەبێت کورد پارێزین، دەبێت وا بکەین. قسەیەکی وای کرد کە ئەمە پێویستمە بۆ هیچ بڵێم. ئەو حەماس و گوڕێ ئەو هەیبوو بۆ دۆخی ئێمە و دەبێ یاربەتیان چی بوو؟ لەو چەند سەعاتەی بینێدا ئەو لۆبیە بوو کە بڕیاری زلهێزەکانی گۆڕی. ئەو وەختە بۆمان دەرەکەوت کە بڕیاری زلهێز قابلی گۆڕانە، بەڵام دەبێت لەو شوێنەوە بۆی بڕۆی، لەو شوێنەوە بیگری، بەو شتوبە بیکەی، ئەو قەزیەت پێشکەشکەی کە توانی کە بیبینی لە بەرژەوەندی خۆیەتی. کاک دکتۆر چی ئەو تەسەورەی بەریتانیەکان و پاشان ئەمریکانیشی گۆڕی بە تایبەتی ینی پێشنەوە 2:1 ئێمە زانین کورد لە سیستمی جیهانیە جێی نابێتەوە، دان پیانراو نییە. ینی تاوان ئێستا دۆخەکە زۆر جیاوازە، دنیایەمە ناسێمە دۆستمان هەیە لە هەموو لایەک، بەڵام ئەو کاتە ینی بە ژێرەی زانیاریەکان یعنی تەنانەت تۆ لەناو پەرلەمانی بەریتانیاشا پەرلەمانتارێک نییە هاوکاری تۆ بێ و دان بنێ بە دۆزێکا کە پێوترێت دۆزی کورد. ینی چی وای کرد کە ئەم گۆڕانکاریە ڕیشەیە لە تەسەوری دنیاە بگۆڕێ؟ جارێ پێش ئەوەی کە کۆڕە ڕووبدا بە مەودای نزیکەی 13 ساڵ مسز تاچەر لە حکم بوو، حکمی محافزێکی زۆر تند، زۆرینەی ڕەهای پەرلەمانی هەبوو، لە کۆی 650 پەرلەمان ڕەنگە 400 و کسوریهی کۆنسێڤەتیڤ بوو، یەک دانەیان دۆستی ئەمە نەبوو. ئەو هەموو هەوڵەی دەدرا خەڵکی وەکو ئێمە ڕاستە پزیشک بووم، بەڵام کاتی دوای دەوامم هەم بۆ شتانە بوو. ئێمە خەڵکەکی زۆر بووین لە دەرگەی هەموو پەرلەمانتارێکی محافزمانە بەدەنگمانەوە نەداهاتن کە هەڵەبجە قەوما هەموو زانیمان چێە. یەکەم کەسی هات وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی نەخە چێ دەرە ئێران نییە، بۆ خۆشیان گوێیان لە محادەسەکەی تەیارەکە بوو کە قوملەکەی داهێشتە خوارەوە. بەریتانیا بە هەموو ئاگرێگەی لە ئێمە گرت کە بەڵگە بێرین کەوە عێراق. جانە لەو ئاستەدا تەنانەت ئێمە گروپێک بووین چوینە لای هەموو ئەو ئەندامانەی دائیم لە مەجلیسی ئەمن یونایتد نیشن کەوە بەریتانیا فەڕەنسا چینە سەفارەکان و چینە لای وەزیرێکی دەرەوەی بەریتانیش کە چیمان بەسەر هاتووە. لە هەمان ئەو ڕۆژەدا سەفیری عێراق و سەفیری کوێت و سەفیری سعودی بە مبادرەی سەرۆکایەتی سعودی چوونە لای هەمان شەخص گوتیان بە قسەی ئەو کوردانەمەکەن درۆ دەکەن. بەریتانیش پێی ناخۆش نەبوو. ئەوە پشتڕەقیکە لەوێ بوو. ساڵی 90 وەختێک کە کوێت داگیر کرا مسز تاچەر ئاخر چەند مانجی بوو لە حکوم. عێلاقەکەشی لەگەر سەدام کە پێشتر بە هەموو نوع دامی دەکرد. بمناسبە لە ڕۆژی هەڵەبجە وەختێک کە هەڵەبجە قەوما ئاشتا ئێبەش چوین زەختەی یەکجار زۆربان کرد. لەو هەفتەیە کابراایەکە ناوی تۆنی نیوتن وەزیری دیفاع بوو، نایب وەزیری دیفاع بوو. تاچەر ناردیە بەغدا بۆ ئەوی کرێدیتی کڕینی چەچی بەریتانی 250 میلیۆن پاوەنی پێشکەش عێراق کرد وەکو قەرد وەرن لە ئێمە بکڕن. تەسەوور کە ئێمە لە هەڵەبجەمان لە قەوما ئەو دامی ڕژێن دەکاتش بە ئێران. بەڵام لەو ئاخر
لە ساڵی 90 عێلاقەکەی لەگەڵ عێراق گۆڕا چونکە دیار بوو کە دەیانویست ڕژێم بگۆڕن. سەدامیش تەقسیری پێیان نەکرد، بەڵام سیاسەتی ئەو دوو بوو بە شخصی، هجوومەکانیان شخصی بوو، قسەی شخصی ناشرینیان بە یەک دەگوت. لە لای تاشە زۆر دڵی بەوە لە بیری نەدەچوو. طبعاً سەدام لە عینی وەختیش لە کاتی لە دوای شەڕی کوێت لە سەدەمی ئابلۆقا ئیهانەی جۆرج بوشی ئەو جۆرج بوشەی دەکرد کە لە کوێت دەری کرد. کوڕەکەی کە هات بوو بە ڕئیس ئەوی شەر بە شخصی زۆر دژی سەدام. بەڵام بەختیە بەچی بوو لە مانجی 11 مسز تاتچەر سراعەکەی ناوەچی ئەوەندە بە قوت و لایەندا چێ هات جاهێرەک هات جۆن مەیجەر ویستی خۆشی ئیسپات بکە کە قایدێکی نوێیە، بەڵام هەموو کەس دەیگوت ئەمە بووکەشتەی تاتچەرە، تاتچەریش ئەو سایقەیە کە لە دواوە دانیشێ هەر خۆی ماشن لێ ئەخڕێ. ئەمە ئیسیفادەمان لێ کرد. دوای ئەوە کارەسات کە ڕوویدا کە شەڕ ڕوویدا و دوایی کوێتیش و شارەکان یەک لە دویەک لە خواری عێراق دەڕوخان، ئێمە شتوانیمان هەتا کەرکووک و وڵاتە ڕزگار بکەین. ئەمە تەنها 2-3 هەفتە بوو. لە 31 ئادارەوە کە هەولێر هاتە گرتن و سلێمانی و کۆڕە و دەستی پێکرد ئەوەندە ملیۆن کەسە، خۆشبەختانە سەحافەی دنیا ئاگای لێمان بوو، دڵیشی لەگەڵمان بوو، کامێرەکانیشیان بە سەعات پەخشیان دەکرد. ئەوە یەکەمین شت بوو کە زلهێزەکانی ئیحراج کرد. مناڵ و خێزان و لێقەوما و قەبری ئەو کەسانەی کە بەڕێوە دەمردن و دایان ناشتن لە دیوی تورکیا لە دیوی ئێران کە خەڵک دەهات ئەو زەختە معنەویە مۆرالی زۆر زۆر بەقوت بوو، بە دەرەجەیەک کە ڕئیسەکان مەجبور دەبوون کە عیباراتی بەقوت دۆزنەوە خۆیان بدەستنەوە لە کامێرە بەس بۆی کە هیچ نەکەن. بەڵام ئەوروپیەکان وانە بوون، بۆچی ئەمریکی و بەریتانی نەبوون، زۆر کوڵابوون، پێیان غەدر بوو، پێیان ئەوە بوو کەوا تۆ کوێت ڕزگارەکەی 6 بەقەت نفوسی کوێتە تۆ کارەساتت بۆ خەڵک دروست کردووە. خەڵکانێک هەبوون مەسەلەن وەزیری خارجی فەڕەنسا مەسەلەن بە گوڕۆ قسەیەکە دەیگۆ دەبێت شتێک بکەین. لە ئەڵمانیا زەختێکی دیبلۆماسی گەورەش دروست بوو بە هەموو نەوعک، طبعاً کوردەوە لێگەڕێ هەموو لایەک لەگەر کامێرەکان و لەگەر زەختەکان و داوایەکان و بەڵام زەختێکی بە قووەتی کۆمەلگای مەدەنی و سیاسەتمەداری دنیاش زیادی کردبوو. کەواتە چێ مابەوە مابۆ بڕیاردەرە هەرە گەورەکەی ئەمریکا و بەریتانیا کە خوان دەشاردەوە. تورکیایەک لەو شتانەی کە کردی زەختێکی یەکجار زۆری کرد لەسەر ئەمریکا و بەریتانیاوانە بۆی کە هاوکاری بنێرن، چونکە 800,000 کەس بە حسابی قسەی تورکۆدۆزال ئەوە لە حدود لەسەر زەخت ئەمەش حدودمان داخستوە دەڵێ. لەو کاتەدا ئەو بورکانە تا دەهات دەکڵا. ئێمەش بۆ خۆمان ڕاستیەکەی پێش ئەوە لە کاری لۆبیدا شارەزانەبووین لە هینی خۆمانە فێرە بووین لە سەردەمی هەڵەبجە و لە بیرەوەریەکان و لە ئیحراجکردنی حکومەت و بەڵام چیمان لێ ڕوویدا ئەو کۆمەلگایی کە لە دەرەوە بووین جا لە وڵاتی جیاواز شارەزایەکمان لا دروست بوو ئەو ژۆی پرۆسی بڕیار چۆنە لە دەرەوە بڕیار چۆنە درێ لە سەردەمی سەدام بڕۆ لای سەدام دوو قسەی خۆش لەگەر بە بڕیارە گۆڕی ئێستاش لە ترامپ بۆی لێ هاتووە بەڵام موسساتیان بڕیاریان دیبیتیان هەتا دەهینێ سەرەوەی ڕێڕەوی استراتیجی وڵاتەکە بگۆڕی ئەمە ئالیتێکە دەبی تێی بگەی دموکراسیە چۆنیشەکە بڕیاردان دەوری پەرلەمان چێ دەوری کۆمەلگای مەدەنی چێ دەوری حکومەت چێ دەوری سەرۆک وەزیران چێ دەوری سەرۆک سەرۆکانیان لەو حاڵەتانەی ما فێریەوە بووین کەوە دەتەوێت بڕیار بە زلهێز بگۆڕی دەبێ بڕیار ملزەمکەی بەڵام بەچی دەیکەی ئەو زەختێک کە باسی دەکەی شتێکە بەرژەوەندی وڵاتەکە شتێکی ترە ئەمریکا و بەریتانی ئەوانە هەتا ئێمە گەیشتینە ئەو ئاستەی بڵین لە لۆبیدا پێویستمان بە هاوکاری زلهێز بێ زلهێز بۆ خۆشی بەرژەوەندەکانی وای لێ هەت کە لە مەسلحەتی بێ ڕژێمێکی زەعیفی ئەوها کارەساتێکی ئەوها ڕووبدا بشی قۆستەوە بەڵام لە بەرژەوەندی خۆیدا دەبێت لە مەودای درێژدا کە بیکە بەڵام بەرژەوەندی وڵات شتێکە و بەرژەوەندی شخصی قائیدی شتێکت ئێمە چیمان ویستمان بگەینە یەکێک کە ڕاستەوخۆ لە دەرگای جۆن مێجەر و جۆرج بوش بدا برادرانی ئێمە زۆرە دەرەوە بوون
هەریەکەی بە سلوبی خۆی لەگەر کامێرا مزاهرە بە هەر نوعێک تەسیری زەختەکەی دەکرد بەڵام خۆ بوو چەند کەسێک کە بەریتانی بوون داوای یارمەتی بلێکردن وتمامە دەمانەوێت بچین لە ناو ماڵی لە ناو خێزانی بڕیاردەرەکان بڕیار بگۆڕین. ئێمە نایزانین شارەزانین بە هاوکاری ئەوان وتیان چیت دەوێ بیکەی وتم تەنها یەک کەس هەیە تەسیر لە هەردوو سلام دەکا. جۆرج بوشی ئەمریکا ئایامێک بوو دۆستایەتێکی تایبەتی لەگەر تاچەر بوو کە سەرۆک وەزیران بوو دەنجی ئەویش بیستراو بوو. جۆن مەیجەریش تەڵەبەی خۆیەتی. من داوایەوەم کرد کەەوە پەیوەندی شخصی تەلیفۆنی خۆی و سکرتێرەکانی دەستکەوێ بۆی نامەیەکی بۆ بنووسم کە بڵێم ئێمە دەبێ بین بمان بینی یارمەتی مام دەی بۆی بڕیار بگۆڕین. توانیمان تەلیفۆنی ئۆفیسی مسز تاچەر و ئۆفیسی جۆن مەیجەر و ئۆفیسی باربەرە بوشی ژنی جۆرج بوش پەیدا بکەین. هەر یەکەش بە ناوێک یەکیان من هاوسەرەکەم وەکو ڕێکخراوێکی ئافرەتان کرد کە وجودیش نەبوو نامەیەکمان بۆ باربەرە بوش نووسی گوتمان تاسی لە بڕیاری مێردەکە بکە چونکە جوابی ئێمە ناداتەوە لە بۆ جۆن مەیجەر لەگەر ئۆفیسەکەی قسەمان کرد و لەگەر مسز تاچەریش. ئیتر تەرکیزمان هەموو چۆ سەر مسز تاچەر زانیمان تاکە کەسە کە لە دەرەوەی حکوومەتە ڕەنگە گوێبان لێ بگری هاتە سەرەوەی نەرم ببی سکرتێرەکانی پەشیمانیان دەکردەوە. منش چێم عرضکردن بە تەلیفۆناتی یەک لە دوو یەک ئێمە زانیمان مسز تاچەر دەوێ بیسەلمێنی کە ئێستاش ئەو شتە. دوو جۆن مەیجەر دەوێ بیسەلمێنی کە جاحێرێکە لە ئاستێکی نێودەوڵەوی تا قائیدە. لەویش مهمتر انتخاباتێکیان لە پێشە. خۆ ئەگەر ئەو مەسئلە ئەخلاقیە گەورە بەکاربێ لە دژیان حزبی معارەزەکە بیقۆستەوە ئیحراجیان دەکا بۆ خۆشیان لە ڕووی ئابووری وڵاتەکە و لە ڕووی سیاسەتەوە ئەوەندە لە پاشەکشەدا بوون پێویستیان بە شتێکی مهم بوو. ئەوەمان تەرحی مسز تاچەر کرد گوتمان بۆ خۆتان و حزبەکەتان وڵاتەکان ئەو مهمە. ئیتر قەناعەتێکی هات ئەو جارە گوتی بەسەمە سیاسیان نابینم. وتمان مهم نییە من وەکو پزیشکێک دێم نوێنەری حزبەکان نابینێ ناوێ چونکە نەیویست بدیترێتە دەخل لە سیاسە دەکەن وعدە بە کوردەدا بۆ سەر بەخۆی. منیش گوتم هاوسەرەکەم وەکو نوێنەری ئافرەتان خۆشم وەکو نوێنەری پزیشکان چەند منداڵێکیش دێنین. دوایی پەشیمان بوو. منش چیم کرد تەلیفۆنم بۆ سکرتێرەکەی کرد گوتم تهدیدەکەم کرد تهدیدەکەش هیم تهدیدێکی معقول. گوتم ئەگەر مقابلەی نەکردین ئێمە دەچینە سەر سەحافە دەرێن مسز تاچەر دژ بە سیاسەتی جۆن مەیجەر قسەی کرد و دڵی لەگەر ئێمە و دەڵێ کورد غەدریان لێکراوە لەسەر دەستی ئەمریکا و بەریتانیا. گوتیان ناتوانانی شتوا بکەی. گوتم زانە دەی کەمیانە چونکە وەختە و ناتوانانی پێ بڵێ نەخێرا و قوربانیانە با قوربانی بن کورد ڕاز ناکەن ئێمەش هینمان ڕاستە چونکە قەناعەتی هەیە. ئەو بگرە و بەردەیەوەی کرد گوتی باشە دەتان بین کە ئێمەی دیت و کامێراکان گواستیانەوە جۆن مەیجەر کە گوتم خۆی شار بووە لە ناو ئۆتۆمبیل بوو دەچوو بۆ سیرکردنی فوتبۆلی چێلسی کە فوتبۆڵ کە هین هەواداری ئەوانە لە ناو ئۆتۆمبیلەکەی تەلیفۆنی لەگەر کرد مسز تاچەر. هەر لەو دەقەیە بڕیاری بەریتانیای وا گۆڕی گوتی نەک هەر پەتویان بۆ دەنێرین و خواردن و با 20 میلیۆن دلار ئیمڕۆ دەینێرین بە هەلیکۆپتەر. وتی هەفتەی داهاتوش دەسما ئەوروپا لەوێ مبادرەیەک دەکەین نابی 2 میلیۆن کەس خواردنیان بۆ بچێت دەبێ بستنەوە ماڵەوە. کەواتەکە دکتۆر با بەیتە قەسیدەشیش پێ برێم لەوێ جامڕتەوە تەواوم لەوێ نەوەستاین گوتمان هی جۆرج بوشش مهمە بەس بە تۆ دەکرێت. هەوڵیدا قسەی لەگەر بکات جۆرج بوش خەریکی ماسی گرتن بوو بۆی نەگیرە بەڵام شەو هەتا بەیانی گرتی ڕێی ئەویشی گۆڕی. ئەو جا هاتینە سەرەوەی باشە دێگە جۆن مەیجەر ڕێی خۆی بگۆڕی چوین بۆ لای کاندیپەری لەوێ بە پاپا حسابە ڕئیسی کەنیسەی بەریتانی ئین ئەنگلیکان ئەویشمان قناع کرد بۆی کە زەختەکە بەردەوام بکە و ئەو بکات جۆن مەیجەر ڕێی نەگۆڕێ و داواشمان کرد بێتە دەرەوە داوا لە خەڵک بکات تەبەڕوع بکەن بۆ هاوکاری کوردستان. ئەوە بڕیاری گۆڕی ئەوە وای کرد دنیا سەحافە ئەوە وی کرد تا سەعات 2 شەوێ هەتا وەکو من دەگڵۆس هاگم دیتەوە بڕیاری زلهێزەکان گۆڕاون. دەکرێت ئەو تەجروبەیە ببەستینەوە. طبعا لە نەتیجەی ئەوە بوو کە ناوچەی ئارام دروست بوو لە نەتیجەی ئەوەش بوو خەڵک گەڕاوە
حکوومەتی هەرێم دروست بوو، حکوومەت دروست بوو هەڵبژاردن کرا و هەر ئەو تەجروبەیەش چەسپێنرا لە دەستوری عراقی کە ئێمە نچینە دواوە. پەیامی من بۆ ئێرە بۆ ڕۆژاوا هەرەوە بووە، ئێوە ئەو متمانەتان بەخۆ هەبیگە تەرکیز بکەن سەر گۆڕینی سیاست و استراتیژی زەلهێزەکان لە موقعێکی زۆر بە قووەتدان عەتفی دنیا، سەیری هەموو عەلەمە کوردیەکە، سەیری ئەو دنیایەکە کە هەڵسایە بۆیان، سەیری ئەو عەتفەکە، ئەو ڕۆمانسیەتەکە کە خەڵکی دەرەوە سەیرەکە. لە ناو سووریاش جەوێک دروست بووە کە قابلی گۆڕانکاریە، زلهێزەکانیش کە غەدریشان لێکردین پێش چەند هەفتەیەک هاتنەوە سەرەوەی کە ناکرێ غەدرتان لێ بکرێتە هاتایە، کەواتە جەوێک ڕخساوە. بەس ماوێتی ئێمە ئەو خەباتە دیبلۆماسی و لۆبیە بە قوربانی شتی تر نەکەین، چونکە دەبێ بزانین ئەوانەی خەباتیان کردووە، خوێنیان ڕشتووە و بەرخودانیان کردووە، ئەوانن هەتا ئێریان هیناوین، بەڵام ئەوانش دەبێ یارمەتی بدرێن ئەو هەموو قوربانی نەدۆڕێنن لە ژوورێکی دیبلۆماسیەت و مفاوەزەدا، چونکە ئەلەوەیە خەریتەکان دەگۆڕێ، سیاسەتەکان دەگۆڕێ. طبعا کاکتکوتلاوەر و هاوڕێکانی هەم لە بریتانیا و هەم لە فەڕەنساش یعنی ئەوەی کە من خوێنومەتەوە لە ڕاستیا و ئاگادارین و پێم وایەوە شاگەدارن ڕۆڵێکی زۆر باشیان هەبووە لەم ڕۆوە و وەکو خۆشی باسی کرد. طبعا باس ناکرد لە ڕاستیا لە کۆڕێشیاوە کەمە، بەڵام بێگومان کتێبەکەی هەیە لۆبیکردن بۆ نەتەوەیشی بێ دەوڵەت کە بە تەفاسی لە مۆزوعانە باس کراوە. بەڵام ئەوەی کە من تێگەیشتم ڕاستی لە ڕوونکردنەوەکەی جەنابیان و لە کتێبەکەش، ینی ئێمە بۆ دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستانیش سوودمان لە دیبلۆماسیەتی مەزلومیەت مەخدوریەت وەرگرتووە بەڕاستی، جگە لە خوێندنەوەی دەرونی ئەو کاتی تاچەر و جۆن مێجەر و جۆرج بۆش و ئەوانە کامە، ینی تۆ حرەکەیەکی زۆر باسیتەکەی بەڵام نەتیجەیەکی زۆر گەورەی هەیە. من بێگومان قسەکردن لەسەر مێژوو و خەباتی ئەم پیاوە بەڕێزانە ڕەنگە کاتی زۆر بێ، بەڵام پێم خۆشە لە ڕاستیا ئەو مێژووە ڕەبتکەینەوە بە ئێستاوە کاک دکتۆر، چونکە ئێستاش لە ڕاستیا توانم بڵێم بکو خۆش ئاماژە پێکرد دۆخی ئێستای بە ڕۆژاوای کوردستان تقریبان لە 92 و 92 باشووری کوردستانە چێ، ینی ئێستا ئێمە چۆن کارێ بکەین کە ئەو ستاتوێی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە شەرعیەتێکی نێودەوڵەتی، شەرعیەتێکی سووری وەربگرێ، ینی چۆن ئەکرێ ئیش لەسەر مەسەلەیە بکەین. ئایا دیسانەوار پێویستیمان بە گوتاری مەزلومیەتە یان ئەکرێ پەنا بۆشتی تر بەرین؟ سپاس، قسەکە زۆر جوانە. حقیقەت لە ئەگەر تەرکیزی سەر ڕۆژاوا بکەین، ڕۆژاوا لە زۆر لاوە وەزعی لە ئێمەی جاران زۆر باشترە، چونکە پێشەوە وەزعیان لە ئێمە زۆر خراپتر بوو، بەڵام بەو خەباتی کردیان بەو جەوەش دروست بوو گەیشتنە مەرحەلەیەک ناکرێ بڵێن ئێمە بزەوت وەکو پێشنەوە تویەکەین. ئەوان دوسێ کەلێن هێت لە خەباتیان دەبێ پڕیکەونەوە و مبادراتش بکەن. یەکێک لە کەلێنە گەورەکان لە ناوەوەیە، ئێستا لە دەمێکە لە موقعێک دابوونە کە خەبات و دیبلۆماسیەت بە دامەزراوەی بکەن نیان کردووە. ئەمە کەلێنێک جار گەورەیە. ئیستثمار لەو خەباتە گەورەتر دەبێت لە هەموو شتانە، چونکە زۆر شتی کە دۆڕاندیان لەو 6 مانگی ڕابردوو برێ لەو 6 هەفتەی ڕابردوو دەکرا بە لۆبیەکی بەقوت و بە تێگەیشتن لە واقع و بە خوێندنەوە نەیە لەن زارەرەکان بەو دەرەجە گەورەتر. ئەوە یەکیانە. دوو، جەوێک لە سووریا دروست بووە بۆ ئێمە دروست نەبوو بۆ لە عێراق. سەدام هەتا نەڕوخێندرا ئەو سەدامە سەدام بوو، بەڵام سووریای ئیمڕۆ قابلی ئەوەیە بەو داعمەی ناوەشی کە هەتە بەو هێزە چەکدار و غێرە چەکدار و جەماوەری هەتە لەگەر ئەو هێزەی کە خەڵکی دەرەوە لەگەڵتە بەو حزوڕی هەدە دەتوانی ئێستش سووریا بەبێ ڕەچاوکردنی ئەوەی نەیارەکەت چۆنە، ئاستی فەلسەفیەکەی و ڕەوتەکەی چۆنە، قابلی وەکو هەویرێکە قابلی شێلان و قابلی چاکردن. لە ڕۆژاوا پێویستیان بووە دەمێکەوە ساڵێکیشە ئێستش پێویستە بستنەتی باشە حزوڕێکی بەقوتیان هەبی بەبێ ئەوەی ڕەچاوە بکەی لە ڕۆژاوا شەڕیان شەڕ نییە، تو دەوێ ئەو دەرگادامەخ. جەوێکیان بۆ دروست بووە ئێستا لە ناو سووریا قابلی ئەوەیە کە تۆ ببی بە شتێک کە سووریا داواتکار نەک تۆ لە دەرگەی دێ وەکو میوانێک، تو میوان نی. ئێمە لە عێراق خۆمان جاران بە میوانەزانی. لە 2003 هێزە کوردیەکان هەموو چوونە بەغدان کردەی خۆیان، سونەکە بوو بە میوان لە داڕشتنی دەستور دەرەی لە حکومڕانی دەرەی لەو دەستکەوتانی کە ئەو وەخت دەستما کرد. دەکرێ
لۆبی کوردی تەرکیزی لەسەر دیمەشق بێ ئەوجا تەرکیزی تریشیان لەسەر قەراری زلێزەکان بێ لە واشنگتن و لەو منتقانە بەڵام بە ئیستثمار. ئێستا احتیمادی ماوەی چەند ساڵی ڕابردووە احتیمادی هەرە گەورەی لۆبیکردنی ڕۆژاوا لەسەر پەکەکە بوو، لەسەر جەماعەتی برەکسل بووە، لەسەر حزبی تر بووە، یعنی لەسەر با بڵێن جالی کوردی بووە. بەڵام بۆ ڕۆژاوا شتێک نابینی بەزەقی ڕاستە نوێنەر هەیە دەرەی منی ڕۆژاوا سەردەمێک دەوە شمال شەرقی سووریا، بەڵام بە مؤسساتی کردنی نوێنەرایەتی ڕۆژاوا حتى لێرەش نییە. لێرەش کە نوێنەر هەیەیان ئیدارەی خۆسەرە ینی مەسەدەیە مەسەلەن مەجلیسی سووری دیموکراتیە. ئێمە پێویستیمان بە بەدامەزراوەکردنی ئەو دیبلۆماسیەتەیە ئەو لۆبیکردنەیە لە ڕوبەرەودەر ئەو جا لە ناوە خۆشیاندا بەرچاویان ڕوون بێ کە چیان دەوێت بۆ چۆی دەبن. هەرچەندە کاتمان کەم ماوە بەڵام باسی دوێنێمان کرد و باسی ئەمڕۆشمان کرد، تۆزێکیش باسی سیاست بکەین، باسی سبەینێ بکەین بە تایبەتی کە ئەمڕۆ ڕووداوێکی زۆر گەورە ڕوەدات کە هێرشی ئیسرائیل و ئەمریکایە بۆ سەر ئێران و ڕەنگە ینی پێشاتێکی جیاواز بێتە پێشەوە، ینی ڕەنگە ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕوبەر با بڵین دۆخێک بێتە پێشەوە کە بێتە هاوشێوەی ڕۆژاوای کوردستان، بێتە هاوشێوەی باشووری کوردستان. ئەگەر دوو دەقەش دەوبارەیەوە قسەمان کرد باچینە لای بەڕێزان ڕۆژهەڵاتی کوردستان وەستن. حقت دەکرێت برین ڕۆژهەڵاتی کوردستان بگەڕێنیەوە هەفتاکانی ئێمە هەشتاکانی ئێمە هەم لە دیوی هێزە پۆزیسیۆنە کوردیەکانەوە کە پێویستیان بە جۆرێک لە ئاوردانەوەیە و نارەکەشیان نارێکی ئاسان نەبووە لە سەردەمی سەدام و لە سەردەمی نارەتی کە تورک چۆن بوو لە بڵێن لە سەردەمی کەمالیستەکان زۆر لەوە فەلسەفیەن لە ڕووی فەلسەفی و ئەمنیەوە زۆر لەوە قوڵترە کەوا مەجالی ئەوەی تێدا نەبووە کە تەنانەت تەسیر لە بڕیار بکەی لە ناو ئێران لە دەستورێک جێ بکەوەیە گۆڕانکارێکی معقول بکرێت لە ئێران کە ئەوان لە خۆبگیرن. بۆیە شاخەکەی بەردەمیان گەلێک سەختە. بەڵام ئیمڕۆ لەگەر ئەو هێرشانێکی کراون لەگەر ئەو لۆبیە بە قووەتەی هەیە لە ئەمریکا باس لە ڕژێم گۆڕین دەکەن. ئەمە مۆزوعێکی ترە. هەموو کارە تەمان جارە ئەو شەڕە بۆ خۆی کارەساتی گەورە دێنێ بۆ هەموو لایەک، بەڵام لەگەر کارەساتیش دەرفەت دێ. چونکە ئێمە پێشی هەڵەبجە هەر وەڵامی پرسیارێکی پێشترشتە پێشی هەڵەبجە ئێمە کێشەی گەورەمان هەبوو بچین زلێزەکانی قناعکەین بەس گوێمان لێ بگرن لە بە هیچ شێوێک لە مەسلحەتیان نەبوو. ئێمەش نەدەخوێدراینەوە. کارەساتی هەڵەبجە چەند گەورە بوو، تەحولێکی نەوعی بوو لە لۆبی کوردی، ئیحراج دەبوون پێی دەچینە ناو چاویان. لۆبی سناعەت قازانجی بڵین پرایڤەت سێکتەر و کیمیافرۆشەکان زۆر بەقوتر بوو جاران لە ئێمە. لە دوای هەڵەبجە تەحولێکی نەوعی بوو لەوەی قەزەی کوردی چۆ ئاسیی تر. ئەمە وەختێک کە کارەساتی شەڕەکانش و کۆڕە و کوێت و دواتریش قەومان حرەکەی کوردیان ئاستی کورد لە باشووری کوردستان چۆ ئاسیی تر. هی ڕۆژا باش هەر ڕۆژهەڵاتیش شێوازێکە لەو شتانی کە ئێستا تێدانە کارەساتە، بەڵام دەبێ بزانن ئەو کارەساتە بە دەستکردنی ئەوان نییە، ڕێڕەوی تاریخیان بەوە پێناگۆڕێ، بیانەوێ نایانەوێ شتێک هەیە لە بەردەمیانە بە کارەساتەوە دێتە بەردەم. بەس چەند لە بیرکردنەوە و لە لۆبی و لە دیبلۆماسیەت و لە خۆ ئامادەکاری باشن کە دەرفەتەکانی دواتر قۆزنەوە لە هەڵی ئێمەش فێر بن. کێشەی گەورەی ئێمە ئەوە نییە کە یەک ڕیز نین، جیاواز لە بیرکردنەوەکانی پێش و باس کرد. یەک ڕێزی ئێمە لە بۆ لۆبی پێویست نییە، هەماهەنگی پێویستە. کورد پێویستی نییە یەک لۆبی هەبی هەموو پێکە و لۆبی بکەن، ناشیکەن. لە سەردەمی نەوەتەکان پارتی و یەکێتی دەچون هەمان شوێنی وەزارەتی خارجی و نازانم چی و مخابراتەکان بەزەمت بە عەکسیە قسەیان دەکرد، ئیشان لێک تێکردا. پەکەکە و پارتی و یەکێتی عینیشتیان لەگەر یەک دەکرد بەردەوام. ئێستاشی لەگەربی لۆبی سەر بە باکوور هەر ناوێت باشوورەکان بژناسی. کارەساتی نوێش جیاوازە، ئەوەی ڕۆژاواشتی خوڵقاندووە. لۆبی کوردی قەت یەک نەبووە، بەڵام پێویستت بە یەک لۆبی نییە، پێویستت بە دە لۆبیە بەس بە هەمان ئیتجا. ئەوەیە ئەیپاک، ئەوەی کە زایانیست دەیکە یەک لۆبیان نییە، دش بە یەکیشیان هەیە.
بەڵام کە دێتە سەر ڕسمە گەورەکە استراتیژە گەورەکە هیچ دوو کورت هەنا بە باکوور باشتر بە هەر چی ناوی دێنی خلافیانەی بێ سەرەوەی کە دەبێ ئامانجەکە چی بێ بەڵام ئوسلوبەکە چۆنە نێتوەرکە چۆنە ئێمە پێویستمان بە یەک لۆبی نییە پێویستمان بەدایان لۆبیشەیە مجتەماعی مەدەنی باوکم هەر کەسێک لە تۆش زویرە با تاقاتی خۆی بەکار بێنێ بەڵام خزمەتی هەمان قەزیە بکات چەند کەسێک لە حکوومەتی هەرێم زویرە بەڵام لە نوێنەراتی حکوومەتی هەرێم زیاتریش ئیژەکە بۆ قەزی کوردی لێی گەڕێ ئەمە کۆبکەوە لە تەحسیلی ئەخیرەکەی لە مەسلحەتی دۆزی کوردایە. کاک دکتۆر گیان زۆر زۆر سپاس. بێگومان خلاف و ئازادی و بۆچوونی جیاواز لە بواری سیاسیە مەسلەیەکی زۆر زۆر ئاساییە بەڵام خۆشبەختانە ڕووداوەکانی ئەم دوای ڕۆژاوای کوردستان کەم تا زۆر توانم بڵم هەر چوار پارچەی کوردستانیش یەکخست نەک حیزبە کوردیەکانی یەکخست و ئەمە لەوەیە لە ڕاستیا سوودێکی زۆر زۆر گەورەمان بینی. دووبارە سوپاس بۆ جەنابەت سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت سوپاس بۆ ئێستا چینە لای بڕگەی دووەم و سەرەکی کە بریتە لە گفتوگۆکردن لەسەر بابەتەکانی هەردوو بەڕێز ناوەنووسم بەڵام بۆ ئەوەی کە وەقتمان بۆ بگەڕێتەوە دوو ملاحەزەم هەیە هیوادارم هاوکارمان بن. یەکەم هەر لە جێی خۆتانەوە توان قسەکە بکەن چکە تا ئێنە ئێرە لە ڕاستیا کاک بابانوانی هەر لە ژێی خۆیانەوە باشتر قسە بکەن یعنی معزوڵترین باش بوونە کاتێک ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین لە ئەمریکا هیم بگۆڕن ینی سیاست زل هەیە بگۆڕن بەڵام لە هەمان کاتیشدا تو خۆت نابێ بەکەم بزانی کە تو حزورت هەیە لەسەر عەرزی خۆت بەرژەوەندی خۆت شەراکەتێک و مەسلحەتێکی تێکەڵ هەیە لەگەر زل هێزەکان هەدەفێکی باشتان هەیە کە دیتت ڕۆژی سووریا ئاوادەی بەناوعێکی تریان دیتت زل هێزەکان بە ئیتجاهێکی تر دایانەوە سیاست بۆڕ تۆ ناکرێ بە قەوانی کۆن خەبات بکەی دەبێت لەگەر ئەو مەدەبرەی چۆن بەرژەوەندی خۆم لێرە پارێزم. لێرەدا کلێنی گەورەتر بربەستی گەورەتریژەوەیە کە ڕۆژاوا بەبێی پەکەکە نەیتوانی بگاتە ئێرە بەڵام ئێستا لەبەر پەکەکە ڕەنگە زیاتر نەتوانی بڕوا باشە دی ئەمە بۆ پەکەکەش گرنگ نییە و خەباتە پارێزی ئەو دەرە بەرهەمە پارێزی ئەوە تا ئێرە هێناوە گرنگ نییە بۆ ئەویش ئەو دەرەنجامە پارێزی یخۆ لە تورکیاش عینیشتی کرد بە خەباتێک کە کورد ئینکار دەکرا وجودی هەیە هاتە سەر ئەوەی 13 دەنگی تورکیا بینی 80 قسوور پەرلەمانتاری لێ باشە بۆ لەوێەوە تێشی دەی دەبێ خەباتەکەت بگۆڕی بە ناوعێک ئەو دەستکەوتە پارێزی ئێمە جواب بووینە بۆیە کە دەڵێن کەلێن لە ناوە خۆت هەر ئەوە نییە بە دامەزراوی کردن دەبێت بخوێنیەوە چی دەیخوا ئێستاشی لە گەربی لە لیستی ڕەشی هەموو دنیادا ناوی پەکەکە هەیە باشە ئەگەر ڕۆژاوا بە بەرهەمی ئەوە حساب دەکرێت دەبێت تۆ علاجی ئەوەشم بۆ بکەیت. لێرە خۆشبەختانە خەباتەکانی ئێمە دەبەرچاوی خەڵکە ناسراون دام پێدارراون بۆیە ئێمە توانیمانە سەرباری ئەو بربەستانە قسە بکەین بەڵام لێرەوە خەباتی خۆتش بەدەست خۆت یعنی ڕۆلی خۆت لە کردنەوەی دەرگا و لە داخستنی دەرگا هەردووک هەیە لە پەیداکردنی دۆست و لە کەمکردنەوەی دوژمن هەردووک هەیە ئەلێرەدا تۆ پێویستە کە دەست پێش خەربی لەوەی هێزی هەناویەکەت با ئەوە بێکار بڕیار بە مقابل بگۆڕی. دەست خۆش باسی کلتورت نەکرد باسی پەرشبڵاویش هەبوو پەرشبڵاویەک باسی باشووریش گوتاری هاوبەش بە پوختی بڵین جارێ باشوور کە بەو شێوە قورساییەوە هاتە هانای ڕۆژاوا بزانە چەند کاریگەر بوو مقارنەشی بکە لەگەر ئەو لەکترازانەی پێشتر بۆیە ئێمە کە لە عێراق کە کیانێکمان هەیە دەستورمان هەیە بودجەمان هەیە خۆمان بڕیاردەری خۆمان شتی گەلە گەورەمان پێ دەکرێت لە بۆ ڕۆژاواش و لە بۆ خەڵکی تریش ئەلەوەدا دەبێ خۆمان لۆبی لە ناوە بکەین کە بڵێن دەبێ ئەوە تەوزیف بکەین چکە مەسلحەتی هەمومان لە یەکشتدایە بەڵام پەرشبڵاوێکی هەیە بە کێشەیەکی ئەزەلیە دەبێت سەرباری ئەوە ئەمە کاریگەر بین لە ئێمە خراپتر جوولەکەیە لە پەرشبڵاوی بەڵام سیرکە ئەیپاک زانی چی کردووە ئەو ئیپاکەی جەنابی فەرمووی کە لە ئەزەلەوە 2000 ساڵە پەرشبڵاو بە حسابی قسەی خۆیان 5 ملیۆن ئەندامیان هەیە هەمووش جوولەکەنین 5 ملیۆن کەس تەبەڕوع دەکا ئەندامە ئیش دەکا بۆچی بۆ زایانیزم لە ئەمریکایەک هەر لە ساڵی 50 دەستیان پێکرد شتێکیان دروست کرد هیچ بەم بادرە حکومەتی ئیسرائیلی بوو لۆبیەکی دروست کردوەی کرد هەمویان بە ڤژنێک و کۆیان بکاتەوە شتێکی وا بگەن تەسەوڕ دەکەی ئەو پارەی سەروی دەکەن هەندە زۆر نییە بەڵام و پارەی پەیدای دەکەن بەقەد دنیاەکە
شتێکی وا دەکەن زەلامێک پەرلەمانتارێک بێ دەربچێ بۆ پەرلەمان دەرنەچێ ئەگەر بێت و ئەندامێتی یان پاڵپشی قبوڵنەوەی بەڵام کە قبولی بوو پارەی بۆ پەیدا دەکەن داعمی دەکەن کاریگەری لۆبی لەوەدا حەجمی خۆت بەوە نییە. ئێمە ئیشی حکومەتی هەرێمە کە نەیکردووە لە دەرەوە ئەو چترە بێ وابکە ئەو تااقاتی کە لە دەرەوە هەیە بە دۆست و نەیار کۆبکاتەوە یان ئەوەی کە حکومەتیشی خۆش نایە معارەزەشە ئەو چترە بێ کە بە تەمویلێکی معقولیان بە هاندانێکی معقول بە شێوازێک تەوزیفی ئەو هەموو تاقانە بکە. ئەوەی کە حکومەتی هەرێم نەیکردووە لە ئێستا و لە ڕابردوو تەوزیفی ئەو تاقە گەورەی کوردی هەندەرانە کە هەر یەکە لە شوێنی خۆیەوە لە ڕێی پرۆفێشنیەوە بی لە ڕێی چالاکیەکانی مەدەنیبی ئەوەندە تاقەیەکی گەورەی ئەوەندە ڕەسیدێکی گەورەیە کە ئیستیغلالێکی گەورە نەکراوە. حەزەکەم بەو مناسبەش بڵێم ئێمە باسمان لە دیدەنی شخصێک کرد بۆ گۆڕینی یەک قرار بەڵام ڕاستیەکەی ئینستیتیوتی پاریس دەڵێ لە ئەڵمانیا دەری لە هەموو دنیا هەر یەکە بەدەوەک بەشداری کرد بەشداری هەمووان نەبە ئەمەندە دەگەیشتی ناو حەدەی سەرۆکێک جێلەتەوە بگرێت کەواتە هەر یەکەی لە وڵاتی خۆی لۆبی کاریگەری خۆی کردووە هەیە سەرکەوتووە کەمتر سەرکەوت و بەڵام لۆبی دەستە جەمعی هەمووان نەبایە لەگەر خەباتی چەکداری ناوخۆ نەبووە لەگەر خەباتی سیاسی حەزبەکانی ناوخۆ نەبوانایە ئەتو نەدەتوانی برێ قەزیەیەکم هەیە وەرە گوێ لێ بگرن و بەرژەوەندین گۆشتە پارێزم و وەرن ببینە شریک لە وڵاتە شریکایەتی لەگەر چێ دەکات لەگەر کۆمەلگای مەدەنی نایکە لەگەر ئەحزابی دەسەڵات و وڵاتێک دەیکا کە اقتصادیشی هەیە و عسکەریشی هەیە و لە ڕووی ئەمنیشەوە هەیە بۆیە ئەمە ناکرێ ڕۆلی هیچ ئاکتەرێک لەوانە نادیدە بگرین وابزانین کوردستان یەک کەس ڕزگاریەکە یان یەک حزب ڕزگاریەکە یان گلۆبی نەخێر ئەگەر هەمووی کۆنەکەیەوە سەریەک ئەو زەخمەی نابێ بڕیار بەجل هێز دەست خۆش کامل هەچەند کاکتۆر قسە لەسەر کولتور و گرنگی کولتور و سینەما ناکەی بە پێمان کاکەوا ڕۆشت زۆر سپاس کاکتۆر پرسیارەکان زۆر باش بوون بەس من حەزەکەم لە ڕاستیە تۆزێک فۆکەسمان لەسەر مەسەلەی پرۆژە یاساکەی ئەکتەکەی لینسیگرا هەم بێ ینی بە شوێ گەیشت و ئێمە چی بکەین و کاکاوڕێ پرسیاری کرد بۆی کە بیگەین نەجەشکۆ یاسایە ڕاستە ینی یاسایەکە قورسە دەربچێ بۆ پاراستنی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بەڵام ئایا ئیمکانی هەیە ئێمە چۆن ئیش لەسەر ئەو مەسەلەیە بکەین وڵا ئەو پرۆژە یاسایە با بۆ دەست پێ بکەین جارێ وەڵەن ئەمە کاردانەوەی مەساتێک بوو کەەوە لە لەحزەیەکدا ئەمریکا ئیتیهام کرا بەوەی کە غەدر و خیانەتی لە کورد کرد ئەو قسەیە لە محفلی دووەلیش ئەو قسەکرا لە وڵاتیش کرا بۆ فعلیش کارەساتی لە دروست بوو یەکێک لە دۆستەکانی کورد بەشێکیشە لە نظامی ئێستای ئەمریکی لە ئیدارە ئێستا ئەمریکی هات گوتی خەمە خۆ نەبەشتێکی ئەوە گەورە دەکەین ئیتر قسەکانشی کاریگەرن بەڵام لەو قسەیە هەتا دەبێ بە پرۆژە یاسایەک دوایی دەستە ناو کۆنگرس ئەمە ئەو هەویرە ئاوی زۆر دەوێت هەردوو حزبی دەوێت کە تێدا بن ڕەوڕەوەکەش پێ دەڵێن مۆمنتم بە ئینگلیزی ینی خولانەوەکەی دەبێت بەردەوام بکەیت بەڵام کە بوو بە یاسا شەرت نیە تەطبیق بکرێن ینی ڕئیس جمهور توانێ هەمالی بکە ئەوە کاروانێکی درێژە بەڵام لە ئەخیری کە بوو شتێکی باشە شتێکی گەورەیە یعنی لە ڕووی مۆرالی و قانونیەوە توانایەوە دەبی کە لە لۆبیکردندا دەوڵەتی یان ئیدارەی ئەمریکی ئێستاش و ئایندەش ئەحراج بکەی برێ ئەمە قانونی خۆتە چۆنی ناکەی شتێکی گەلێک گەورە دەبێت لە ڕووی استراتیجیە بەڵام ئومێدی زۆر پێ هەڵنەواسی بۆی ئیمڕۆ مافی کورد لە ڕۆژاوە مسۆگەر دەکات بەڵام زەختێکی گەورەشە لە ئەو پایتەختانە کە ئاگایان لێبێ کە دەکرێ ئەو کلێنەی لۆبی لەو پەنجەرەیەوە لۆبی بکرێ لە دژیان لە دژی مەسلحەتیان مەسەلەی ڕۆلی هونەر بن وەکو زانستی دەبینن ئەدەوات هەیە بۆ لۆبیکردنی کاریگەر هەمووی بەشدارە هەمووی مهمە ئەو ڕسمە خۆشی گوڕێکی دا بەڵام قەزیەکەت هەیە تو لۆبیەکەت ینی زۆر لایەنەوە کوڵاوە بەڵام کاریگەریەکەی گولە ئەخیرەکەی ئەدەواتی دەوەیەک لەوان دەبێت بەڵگەتە بێ مەسەلەن بەڵگە ڕقەمێمە کێشەی هەرە گەورەمانەوە بوو سیاسەکانمان تەسقیمی ڕقەمیان زۆرە کرد ئێمەش دەبایە برەی بەڵگەکانمان واد خوازی بەڵام خۆ ڕقەمەکە هێشتا گەورەیە گەر کەمتریش بێتەوە یعنی حراجیان نەکردین بەوەی تەسقیم زۆرەکرا بەعزەشتی تەسقیمی هەیە ڕۆی مەسەلەن 182,000 کەس ڕقەمەکە ینی دژمن وای دەکردێک بۆ کو ئەو ڕقەمە ئەوەندە نفوسە هەر نەبووە بەڵام کە بۆ دەڕات سەر دەبتە ڕقەمێکی هین وەک بڕێ حقیقەت ڕاستیەکەی ئەمە پێویستمان بە بەڵگە بوو بۆی قەناعەت بە سەحافەش بینین باسمانکە بە قەراردەریش بینی کە گوێ لێ بگری بۆیە دایمەن خۆڵمان دەبر لێرە هی کیمیا باران بۆی کە لە مختبەری ئەوێ ئیسپادیکەن خوێنی
قوربانیەکانمان دەبربەوەی لە مختبەری بریتانی فحەس بکرێ هەتا ئیسپاتیکەن ئۆرگانۆفۆسفۆرس بەکار هاتووە. ئەو ڕسمەی هەڵەبجەش و خاوەر و لەگەر ئەو ڕسمانەی تری هەمووی کاریگە هەمووی ئەدەواتێکی بەقوت. لێرە کە باسی مەزلومیەت دەکەین ئێمەش پێشی هەڵەبجە کێشەمان هەبوو. کاتی هەڵەبجە شتی گەورەمان دەتوانی ئینجاز بکەین. دوای ئەوە ئیشەکە لەوەش گەورەتر بوو لە دوای کۆڕەوە. بەس حەزێکە ئەو بزانین کە وەختێک باسی بڕیارگۆڕین دەکەین حتا لە بەغدا ئیمڕۆ سەیری بەغدا بکە ئەگەر لە بەغدا هیممەت هەبێ فۆکەسێک دروست بێ کە زیاترش دەبێ حکومەتی هێرێم بیکایان سیاسیەکانی ئێرە ئەو هەموو ئەدەواتی لە بەغدا هەتە بە پەرلەمانتار بە وەزیر بە مدیر عام بە کۆمەلگای مەدەنی بە هەمووە کۆیان بکێزانیە بەغدا چنەوە قەرار دەگۆڕی لە بەغدا بەڵام ئەو نەبوونە ئەو خاوبوونەوەیە ئەو پرش و بڵاویە وی کردووە بە ئاسانی یەک کەس بە یەک حبر بە یەک وەرەقە توانی قەراری چارەنووسسازە سەر تۆ بدە. لە ئەمریکاش واینە لە بڵین لە ئاستی چوار پارچەکەشدا لە دەرەوەینە لە ئاستی هەر یەکەش لەوانەدا بەو شێوەینە. ئەوانی تر دەستخۆش خۆت پێم بڵێ تقریبا وەڵامەکان کافی بوون بەڵام فعلا قسەکردن لەسەر مەسەلەی گرنگی کولتور ئەوانە بە تەنها لە گواستنەوەی وێنەیە کوردستانیش با باس کە بچکە پرسیارش ڕاستە خۆی کردگوتی کامیان گوتی پاداشت و هین و کوردستانی ڕاستیەکەی بەرەی کوردستانی دەستکەوتێکی گەورە بوو لە دوای پەرتەوازەبوونێکی گەورە جود و جەوقەت هەبوو کاریان لە یەکتر تێگەدا لە دژی یەک لۆبیان لە هەمان ئەو شوێنی بڕیارە کرد ئیشان لە هەمان قرس کرد تێگەی هەر وەکو ئەوەش بوو کە لە نەوەتەکان براکوژی کە ڕوویدا ئێمە انهیارێکی معنەوی بە لۆبیەکە کرا یعنی لۆبی نەدەتوانی بچی لە دەرگای خەڵک دەی بڵێ کورد لێ قەوماوە کاتێک بۆ خۆت سەبەبی سەرچاوی کێشەکانی بەڵام دروست بوونی بەرەی کوردستانی پێشی کۆڕە و پێش کۆڕۆ بە چەند ماوەیەک شتێکی یەکجار دەستکەوتێکی وا بوو کە ئەوان توانێن بە یەکۆ دانیشن ئێمەش کە کۆمەلگای مەدەنی بتوانین دانیشن بەڵام ئێمە کە بەرەی کوردستانیمان بەلا مهم بوو لە بەرەوەی لە ناوەوە هەم ئەخبار و معلومات ئێمە لە دەرەوە ئیمکاناتمان هەمووی هەرێکە لە جیرفانی خۆیشی دەگەین ئەمە وەکو تەڵەبەش بوومە وەختی یانی هەر یەکەی لە وەختی ئیزافی خۆی لە بەپارەی خۆی تەلیفۆناتیشی دەکرد کە گران بوو هاتوچۆشی دەکرد کە گران بوو چاوەڕوانی هیچ نەبووی وەختی لە هەفتاکان و شتاکان لە هەر پێشمەرگەکەت پرسی باە بۆ پێشمەرگاتی دەکەی چاوی لەوە بۆ برێدە بە مدیر عامیان دەمە شتێک لە ڕۆژێک ڕۆژان دەیگوت بۆ ئەولادی ئەولادمی دەکەم بۆ قەزیەمی دەکەم لە دەرۆژ عینی شت بوو کەس چاوی لەوە نەبوو ئێستاشی لەگەربی کوردی پرۆفشنەلی دەرەوە چاوی لە ڕستی ئێرە نییە یەگەی لەبەر بڵین ڕۆمانسیەتی قەزیەکەی خۆی و کڵاوی بۆ قەزیەکەی ئەو وەختی ژوا بووین و کاریگەریش بووین ئێستش خەڵک وایە بەڵام قسەی کاک هاوڕێ بێگومان هەتا پارەی تێکی زیاتر شت پێ دەکرێت هەتا ئۆفەر زیاتر بێ اقتصاد لۆبی گەورەتر پێ دەکرێت ئێستازانی لە ئەمریکا ساڵانە حدودی 4 میلیارد دلار تقدیر کراوە لە لۆبی سەرفەکرێ بە قانونیش تەنزیم کراوە چێنە لۆبی هەرە گەورەکە گەورەترین لۆبیە وڵاتە ژووری بازرگانی وڵاتەکەیە بەیەکەوە نزیکەی 800,000 دلار سەرفەکان ڕەنگە میلیارێک سەر بکەن بۆ بزنس سەیری وڵاتی بزنسە دوای ئەوان چێ دێ کە بە 9 میلیارد دلار هیندەکە شەریکاتی دەرمان سەحا تێگەی دێ خوارێ ئەو جدوایی دەبتە لۆبی تایبەت بۆ تایبەتی یەک قەزیەی ئەوان هەم قەزیە عامن چکە بزنسی عام و بازاری عام لە قەزیە تاکەکاندا یەکەمینیان ئەیپاک دێ کە زانستە دووەمینیان چەک دێ لۆبی چەکدارێتی لۆیە دەبینی ئەو هەموو حادثە و تەروریزم هەرا دەقەومێ بەڵام کە دێتە سەرەوەی چەک مەناکەی لۆبیەکەی ئەوەندە بە قووەتە ڕێگە نادە زۆر سپاس کاکتۆر یەکمان ئێمە حەزەکەین دەتوێت لە جەنابە بگرین بەڵام لە ڕاستیە مداخلەی زۆرتر ماوە و کاتیش وەزێک درەنگە قسەکردن لەسەر هونەر و حکمی پۆستەکەم و بە حکمی ئەوەشی کە لێرە ئیداری ئەم جەلسەیە ئەیەم حەزەکەم لە دەقەیەکە ئاماژە بە مەسەلەی گرنگی ئەوەی جەناب و باسی کرد مەسەلەی گرنگی شوناس بێگومان پێش سەردەمی شەڕی داعشا جلەکانی شەڕڤانە ژنەکان بوو بووە براند ینی لە فەشینەکانی دنیای ئیشیە کرد لە ساڵی 91 یەک سەرباز نەکوژرا
باڵێ وایە بێگومان هەچەند قەدریان نەزانی زۆر و گوێیست باڵێ وایە ڕاست بەڵام بێگومان بەڵام ینی گرنگی هونەر بە تەنها لە گواستنەوەی وێنەی کارەسات و قوربانی و چێکۆشانەکانان نییە مەفرۆزە هەموو ئەوەی کە ئێمە لە سیاسەت ئایکەین لە خەباتی چەکداری ئایکەین لە قوربانی کە ئەیین لە ناو هونەرە ڕنگ باتەوە لە فیلم تا لە شانۆگەری تا لە ڕۆمان تا لە شعر تا لە کاری شێوەکاری تا لە شان یعنی ئەگەر ئەم شتانە هەتا قوربانیەکان ڕنگنیانەوە لە کۆی کایە هونەریەکان نەژانرە هونەریەکانە لە ڕاستیا ئەنفال شتێکە لە پێشتە لە دواتەوە نییە هەڵەبجە لە پێشتا لە پشتەوە نییە بۆیە ینی کاتێککە کارەساتەکان قوربانیەکان بۆ نمونە لە هونەری ئێمە یا ڕەنگەیاتەوە علامەتی ئەوەیە کە ئێمە اعتراف ئێمە دژی ئەوەین کەوامان لێکراوە ئێمە شایستەی ئەوە نین کەوامان لێکراوە مەرگ با بەسەراسەکردراوە بەرحەڵەوە مۆزوع زۆر هەڵەگرێ ئەچمە لای کۆمەڵێک مداخەلەی دکات دکتۆر بایازیت فەرموو کات ئەگەر بە کورتی بێسپاس وەڵام ئەوەی کاکمەریوان تعلیق و زیاتر پرسیار نەبوو پێشم خۆشە کە تعلیق لەسەر تعلیق بڵێن ملاحەزاتی خۆی ئەمە مەسەلەی وەختێک کە تو دەچێ مفاوەزەیەک دژمنەکە زەفرت پێدەبا ئەمە جیاکەوە لە لۆبی ئەمە مفاوەزاتە وەختێک کە تو لۆبی دەکەی بۆی لە بەرژەوەندی تۆدا هێزێکی دۆستیان حتا نەیاریش لە بەرژەوەندی تۆدا بڕیارێکدا تەئسیرکردنە سەر ئەو بڕیارە ئەوە لۆبیەکەی لێرە تو دەبێ دۆست زیادکەی دژمن کەمکەیەوە جەو بڕخسێنی حرەکەی بکەی بۆی بڕیارێک دەربچێت لە بەرژەوەندی تۆبی ئەو بڕیارە تەنانەت ئەگەر مناڵ بیەوێ باوشی قەرارێکدا دەچی واستە بەدایکی دەکا بە خوشکیەکە بە ئامۆزایەکە بۆی باوکەکە بڕیارێکدا لە مەسلحەتی بێ هەر ئەوەیە ئەوەش لۆبیە خۆت کردوتە بەس پێی ناری لۆبی لێرە مفاوەزەکردن لەگەر نارێکی سەرسەخت ئەمە هەموو ڕۆژ دەقەومێ ئەمە بەشەکە لە خەبات بەشەکە لە جموجۆلی بەشەکە لە بڕیادان بەڵام ئەمە نایخێنە ئەو قالبەی کە تو دەتەوێت بڕیاری ئەو مفاوەزەی لەگەرەکەی نەک بڕیاری پێگۆڕی لە نەتیجە دەکرێت لەگەر نارەکەشت ئەو لۆبیە بکەیت وا بکەی کە یەکێک دۆزیەوە کە تۆ کارەساتت بەسەر نەیە مفاوەزەت لەگەر بکرێ اتفاق لەگەر بکرێ حکمی ذاتی دەستکەوێ فیدرالیتت دەستکەوێ ئەتۆ دەتوانی لۆبی لە بەرامبەر ئەویش بکەی لەگەڵ ئەویش بکەی لە دژی ئەویش بکەی ئەدەواتی خۆی هەیە بەڵام کە دژەی دیپلۆماسیەت قۆڕخکراوە نازەوە بەست چێتەوەی کە قۆڕخکراوە دیپلۆماسیەتی چی قەزانی بەبەستی بۆ یەکێتی و پارتیەوە نیە یان بۆ فەرمانگەی ئەمە دیپلۆماسیەت قۆڕخ نەکراوە ئەمە حکومڕانی قۆڕخکراوە ینی سیستمی حکومڕانیەکە لە دەست ئەو دوو حزبەیە بەو شێوازی ئالیەتی کوردستان دینامێتی دەگدان و حکومەت دروستکردن و حزبایەتی وەی کردووە کە لەوەتی ئەمە بەبیرمان هەرە دووەنە لە ئایندەشدا ئەوەندی پێشبینی لێ بکەوەیە ئەمە کە حکومەت لە دەستیێوان بوو جیهازەکانی دەوڵەتیش بە پەیوەندەکانی دەرەوەش بە نوێنەراتەکانیش لە دەسەوانە جا لێرەدا کە دەرێ قۆڕخکراوە مە دەسەڵاتەکەیە علاقی هەر بە دیپلۆماسی نییە بە هەموو بوارەکانی تی حکومڕانیە جا لێرەدا ئیشی ئێمە لە لۆبیکردن دەرناوەوەی وڵات ئەوەیە کە ئەو ئالیتانە بگۆڕی ئەو دموکراسیەتە بێنیکایەوە ئەو مؤسساتی دروستکەی کە ئەو قۆڕخکردنیتیانە بێ ئێستا حالیان لەو چوارچێوێدا توانی حەقخۆتە بڵێ نوێنەراتی حکومەت نوێنەراتی حزبەکانە وا بۆ لە ڕابردوو دەبواە تەتەوڕکە وای لەبێ سقەیەکی وا دروست ببێ مؤسساتێکی وا دروست ببێ چیتر پێویستت بۆ نەبێ لەسەر بنەمای حزبی نوێنەراتی دانی نوێنەرەکەشت خزمەتی حزبەکە بکە بەڵام نەگەیشتینەوە ئەمە کاری یەکجار زۆری دێ سەورەی دەوێت بۆی کە نوێنەرەکەت بە فعلی بەلایەن بێ یعنی تەماشای مدیر عامەکانمان کە کامیان بە بیرکردنەوەی لە ناو بۆستەکی خۆی وەکو بەستە بیرەکاتەوە نەک وەکو حزب کە دانیشن کێشەی من لەگەر خودی ئەخزان چیە کە دەڵێن مدیر عامەر بێ لە سوحبەت کە دەڵێ بەڕێوەبەری گشتی لە دەرەوە پێیان دەگوترێت سیڤیل سێڤەنت قائیدی مؤسسەکەیە بێن هاوکاری کورد بکەن یارمەتی کۆڕۆ بدەن چکە دازانی لەشکری پێویستە چکە عێراق هەجوم دەکات و دەبێ ڕای بگری ئەوەش کۆمەڵە شتی معقەدی تێدایە کە التزامێک دروست دەکا بۆ درێژخایەن و پێش ئەوە سەرباز و هێزی عەسکەری بەکار نەهات بوو بۆ کاری خێرخوازی بۆ پاراستنی سڤیل
کە قەراریاندا لە یونایتد نیشن ئەمە یەکەم قرار بوو بە پێشینەیەک لە بەڵقان استفادیان لە بۆسنیا و هەرچکەوانە استفادیان لێ کرد تەدەخولەکەی کە کلنتن کردی لە سەردەمی کلنتن کرا لە بەڵقان بۆ هاریکاری خەڵکی بۆسنا لەسەر ئەوەی کوردستان بیناکرا بوو لەو ڕۆژیشەوە چەندین جار ئەسکەر بەکار هاتووە بۆ تەدەخولی بۆ پاراستنی ژیانی سڤیل و بۆ ئاشتی جا ئەمە جوابی پرسیاری یەکەمەکەوە تەحولێکی نەوعی بوو تەسیرەکەی لە ئاستێکی نێودەوڵەتیش هەبوو بۆ خەڵکانی تریش هەبوو نەک تەنها بۆ ئێمە جا ئێمەش استفادە بۆمان لێ کرد کە دێتە سەر جەنابەت بەبیرمە بەشداری ئەساسیت دەکرد لە خۆپیشاندان و لە لۆبیکردن هەر شتێکی بە گچکەیان بە گەورە کرابوو بەشدار بووە لەوەی کە تەسیر لە بڕیار بکە کەس ناتوانی بڵێ ئەوە بوو بە تەنێیان یەک ڕۆلی تر بسڕێتەوە حزبەکان بەشدار بوونە شتی مهمیان کرد کۆمەلگای مەدەنی خۆپیشاندان تەنانەت ئەو ڕۆژی هەولێر گیرە سیویەکی مانگ بوو کە بیستمان ئەو شەوە حەفلەی نەورۆز خراب بوو لە بەریتانیا هەموو بەجلی کوردی بە تایبەتی ئافرەتان و هین هاتبوونە حەفلەکە و کە ئەو کارە ساتە بوو هەر لەوێ بڕیار درا بە پێ بچین بۆ سەفارەی ئەمریکی و مزاهرەیەک دوایی شتێک پێڵن ڤیجل یعنی خۆبرسیکردن لە بەرامبەر سەفارە بۆ ماوەی مانگرتن لە خواردن ئیتر خەڵک بەو جلەوە و بەو بارانەوە بۆ پێیان و هەرێک مۆمی دەستکرد بوو ئەوانەوەی کرد جەلبی بڵین هەموو سەحافە و خەڵک و لە چێش لە بەردەمی سەفارەی ئەمریکی لە بەریتانیا کەشتیوان نەدی و بێشتن برسێتی ئەوان تەنانەتم وەکو پزیشکە چەند جار دەبایە فەحسی فلان بکەینەوە فلان تێک چووە ئەمە بۆ خۆی بوو بە مەقەڕێک لە بۆ ئێمە وەکو سەفارەتێک هەمومان دەچوینە ئەوێ مقابلە سەحەفیەکانیشمان زۆری لەوێ دەکرد بۆی ڕۆلی کەس ناسرێتەوە و هینی استراتیجی لۆبی و لەگەر ئەو خانمەش پرسیارێکی کرد بەڵێ قسانەی جەنابەت کرد متفقم حتا ئەوەی بەغداش باست کرد بۆیە ناڵێمەوە بەڵام استراتیجی لۆبی کوردی قوربان ئێستا نیمانە شتێک بە ناوی استراتیژ و نشمانە بە ناوی لۆبی بەو معنای یەکگرتووی بەڵام ئێمە کۆمەڵێک لۆبیمانەیە دەبێ هەموو کەسیش خاوەنی بخانم هەموو کەس خاوەنی قەزیە بە هەموو کەس بە خۆی بە خاوەنزانم بیکە بە کۆی گشتی بە یەکی تجابێ ئەو استراتیژەی کە باسی دەکەین دەکرێت دروست ببێ بەڵام ئێستا ئەو استراتیژە یەکگرتووەمان نییە بەڵام بمانەوێ نەمانەوێ ئاراستەی لۆبی کوردی تاکە کەس و بە کۆمەڵ بە یەکی تجا ئەو کەسەی بە عەکسی چیشی کردووە ئیلا سەیری کە لە حقبەی زەمەنی جیاوازدا بە کوردی نەزانراوە بە هیمەتی کوردی و لۆبی کوردی نەزانراوە زۆر سپاس کاکتۆر سپاس کە لە هەولێرەوە هاتی و عزیەتی کێشا سپاس بۆ حزور و ئامادەی ئێوە کە تا ئێستاشمانەوە سپاس بۆ مداخەلەکانتان سپاسی ئێوەش دەکەینە هەموو سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوونیش